كاك عليان دن كان من بس كيما خربالغ كم شلوخ أو بشتبه تايبه شلوخ هوريان دي فرمو دي باشا يك نفر للزوم يك نفر للصالون يك درميان الروينا برو فرمو هاوري رخصانة هوري رخصانة هر رفيقي قرارك فتات السفير اللي دار الشبابة هاي كذاتون الزيك بيزدم thank you ما حدا أقل بينج دقيقة وقت دين وميدوارون رفيقة كان يشروني أنا قرب أوري رخصندي بلوري سلام هوريان لهذا الصالون ما عندنا من بس بوشي لهوري مريم كان بوزارش هاي الواقع بوشان بوزارش كان كأنا هو دورية كما بدورية شزورنا بوش ما هو شهية إسرائيل شتيشي ناقوش وطور التزيم بو بتايبت أو حسانيتا هجران وأواربون لو شارانو شتيشي زور ناقوش بو شتيشي أو كرويدا تأثيري زور ناقوش يسرنا هل تسلية ظلمو فهمو أغاني كجاني أغاني كأواربون شركي خمسة من ليرة سؤالكم بوكيش هذا وي كردستان نظام هاوريان لكردستان كس هيا أو شوراي ناسي بيه يا وكو أوزبيك بيه يا نبات بيه دقلاوي ناوى ما عندهم كردستاني ناوى أما النبي اللي بشتك بيه فأجر اشتيشي واهيا بهرحال خوش إنسان صالح كلنا هو خلق أو شوراي ناسيوة يا هرقال كسية دقالي كاريبو أيانا من هروا مرسيانا هاوري هجيري نينا لازومو فرمو كانش دقل محدودية حد داخل يا حد أكثر باشا هاوري هجير فرمو دن من تبدن دايما اللي ردن قدم على رو صوت اللي بيجيب شونه بو إما باشا بدني هاوريان رسالونا دني كوشو دعنا هاوريان أم كادتان باش إسكاتشي عايزة باشا زور باشا سلاوريس هاوريان أم كادتان باشو من نبن هلا قزانو دستان خوش دستان خوش بو بحثانی که تا استا ارائه دریا من سبارت با گزارش هکا چند تیبینیم هیا یعنی من دیاره گزارش هکم بطیر و تسلی خوندوتوا ملاحظه کی آنچنانی نیه پیم باشه بلام چند ملاحظه مست که دیاره اگر دیاره باسی کم و مکه کابا گزارش هکا دیاره لگزارش هکا باسی و کراکا تا استا لکنفرانسی دو سیوسه جلسه گیراوە دیارە ئەم کۆبوونەوانە زۆربەی کۆبوونەوەکان من خۆم تێدا بەشدار بووم جێگای سەرنج بووە جێگای باس بووە باش بووە بەڵام ئەوەی کە من لێرە تێبینیەکەم وەک بۆشایی لەم گزارشە هەیە ئەویش ئەوەسە کە دیارە جەلساتی مختلف و پڕبار گیراوە هەمووی باش بووە من ناڵم خراپ بوو بەڵام هەروەک کە خۆتان ئاگادارن کۆمەلگای ئێران و کوردستان لە بەردەم شەرایەتێکی زۆر حەساستایە بمانەوێت و نەمانەوێت ئەوەی کە ئەکەوێتە سەر شۆراکانی داهاتوو لە کوردستانی ئێرانە کە ئێمە مانام قسەی لەسەرەکەین کە شۆرا ئەبێ دەور و نەخشی ئەساسی بێت لە کاتێکا کە ڕاپەڕی نەکری کاتێکا کە ئەنقلابەکری و پێشەوە ئەم شۆرا ئەبێ پێشتر خۆی بۆ ئامادە کردێت ئەوەی کە بۆشایی لەم گزارشا بوو ئەوەی کە ئەوەسە کە ئێمە احتیاجمانەست بە
ئەوەی کە سازماندەهی بۆ کاری نظامی کە سبێنەی لە کۆمەلگای کوردستانە شۆراکان ئەبێ بەدەستیەوە بکەن. هاوڕێیان ئێمە وەختێک کە باسی بێتەشەکولیەکەین باسی ئەوواکەین کە تەبەقەی کرێکار متشەکل نییە، باسی ئەوواکەین کە ئێستا شۆرایشمان نییە بەڕاستی. هەمووی ئەمانە بارێکی گران لە سەرشانی هەموومان لە سەرشانی جونبشەکە. بەڵام ئەوەی کە وەختێکە ئاڵۆگۆڕێک لە کۆمەلگای ئێران و کوردستانە پێک دێت خۆ دیارە خەڵک لەگەڵ دوژمنێک ڕوبەڕووە بن. ئەم دوژمنە نمونەی مەسەن شۆڕشی ژیناوە احترازەکان تر کە لە ئێرانە و لە کوردستانە ڕوویاندا. جا قسەکەی من لەسەرەوە سەکە لە کاتی ئاوا خەڵکە بێ بەڕاستی چەکیان بەدەستەوە بێ. ئەم چەکانە کێ بێ سازمانی بێن معلومە شۆراکان ئەم چەکانە لەکوێوە تێن. من ئەڵێم ئەم چەکانە لە کاتێکا کە خەڵک ڕاپەڕینەکەن پادگانەکان پاسکاکان و لە تەریخی ئەوانە و ئەبێ ئەم چەکانە بەدەست بێت. و تەنانەت ئەگەر قەراری شۆرای تشکیل بێ شۆراکان ئەبێ ئەوەندە ارتباطگیریان قوڵ بێت کە بتوان لە ڕێگای ئێستا شۆراکانەوە چەک بکردید. وەختێکە انقلابە کرید وەختێکە خیدیشێکەوێت خۆ دیارە دوژمن ڕوبەڕووتەوێت. دوژمن نمونونەکانی مەسەڵ شۆڕژی سەدان کەسیان کوێ کرد. ئەگەر ئەسلحە کە بێتە دەست خەڵک مەبەستم لێرە ئەوە نییە کە ئەسڵا ئەم ئەسلحانە بێ لە شوێنێکەوە دابینکرین. من ئەوە ناڵم ئەبێ ئەم چەکانە لەناو خودی کۆمەلگای کوردستان و ئێرانە دابین بکرێت و ئەمەشەکە بەسەر شانی شۆرا. لەم گزارشە ئەوە ناتوە جەلسەی سیاسی باش بکە. من داواکەم بۆ داهاتوو لە ناو کۆمونیستەکانە فەرماندەی بالایەقمانە سووا ئەبێ لەسەرمانە زیاتر قسەکەن. ئەوەی کە لەسەر گزارشەکاتوە باسی ئەوە کریا کە ئەم بەحسانە بێسڵا تەوەجوی ئالەتی سیاسی بەخۆی دەر کردووە. لێرە من ملاحەزەکەمەوە وەختی باسی ئالەتی سیاسی ئەکرین خود بە خود زێنمانەشێ بۆ نخبەکان و کەسانێک کە بەسەر لەسەرەوەن. دیارە ئەمە لەگەڵ بەرهەنگی شۆرا هاواهەنگی نییە. نازانم هیوادارم ئەم جوڵا ئەم تیکە ئیسلاحکەن چونکە وەختێکە باسی ئالی دەکەین ئالیت معموڵەن بۆ سەرەوە. وەختێکە ئێمەژین شۆراکان ئەبێ لە خوارەوە بۆ سەرەوە پێک بێن. ئەم ئالیتە جالب نیە. تماشا کە هاوڕیان ئالیتی سیاسی بسڵا کەسە گەورەکان کەسە بسڵان نخبەکان ئاڵەتی اقتصادی سەرمایەداران ئاڵەتی هونەری پژوهشگەران و نویسەندەکان بەسن ئاڵەتی نظامی بسڵا ئەرتەش و نازانم کێ و کێ. ئەمە معنا بەخشێ ئەمە معنا بەخشێ لە ئەدەبیاتە بۆیە ئەم ئەدەبیاتە لەگەڵ ئەدەبیاتی سوسیالیستی و کرێکاریە ئاوخانی نییە. هیوادارم ئیسلاحی کەم ئەم باسە سەبارەت بە ئەوەی کە لە گزارشەکەەوەی کە من لاحەزم کرد بێت باسیەوە کرا کە لە هەیەتی هەماهەنگی بۆ کۆنفرانسێک کە لە کوردستانی ڕۆژهەڵات داوەتکرا ڕەتیان کرۆسەوە. من پرسیارەکەی منەوەیە بۆچی ڕەت کراوەتەوە نابێ بووە بەڕای من نازانم شوان سەوبات خوانیان کرایە یانی ئەوەی کە لەبەرچی لێرە تەوزیح نەدریا کە لەبەرچی من لەو کۆبوونەوە بەشدار نەبوو. ملاحظەکەی من هەرەوە بوو. زۆر سپاس و دەستم خۆش بێت و ماندوو نەبن. سپاس بۆ هاوڕێ هەژیر ستەنەبەی هاوڕێ مەمەدی ئەرانی لە ساڵۆنا فەرموند پشتکردن. بەڵێ لەنەوبەتەکەی سەرنەزەرەکان کردوای هەمەی نەبێت هاوڕێ حەمەی نەبەوی فەرموند پشتکردن. داواکەم هاوڕێ میران بایستی تکس نەنووسێ ناوی ئەم نووسیوە بۆ نۆبەت تەوزە قسمان هەیە لەسەر ئەو
انتقادەوە هەیەە فەرمو. هاوڕێیان دووبارەمان گوێ نەبێت. من ڕاستەکەی با تۆوەجۆ بە گزارشێکە هاوڕێ بگەم لای من پێم وابوو ئەو گزارشە فرە متەواضعانە است. لەبەر خاترەوە ئەحزابی سیاسی هیچ کام لە حزب سیاسیەکان یەک سێ و یەک چوارمی شەورا کار و فعالیەتی نەکردووە، بەڵام ئانێ باسی کار و فعالیەتەکان خۆیەکە فرە وەسیعتر لەوانە باسیەکە. من وازانمە ئەو تەواضوعە لازم ناکات بۆ شۆرا. شۆرا لە توولی جارێ دەچوو بەستەرێکە شۆرا دروست پێم وایە ئەوە ضروریە کە هەم ئەعزای شۆرا و هەم جەماوەری خەڵکی کوردستان و ئەو کەسانە کە کۆنفرانس و ئەسنادی شۆرا تاقیبەکەن بەوە بزانن کە شۆرا لە جەریانکە و داوەحواڵێکە تێکهات کە زۆر ضروری بوو، زۆر ضروری بوو بەو دەلیلە کە ئەحزابی ڕاستی جامعەی کوردستان بە شدەت خەریک بوون لە بەستەری سازماندان و تیارکردنی خۆیان بۆ حاکمیت بەسەر جەماوەری خەڵکە خۆیان ئامادە کرد و ئەمە پێویست بوو کە چەپ لە کوردستانە بتوانێت بەرپەرچی ئەو ئالتەرناتیڤە باتەوە، یعنی ئالتەرناتیڤێکە مطلقا ئێرادەی جەماوەری خەڵک نادیداگرێ و هەمیشە ها لە حاڵ ساخت و پاک لەگەڵ حکوومەتی مەرکەزیە. یعنی درستە ئیستا ممکنە بە پێ ڕۆژ تەغییرەکەن، ڕۆژێک ممکنە بێژن ئێمەش خاهانی سەرنگونی ڕژیمی جمهوری ئیسلامی، بەڵام لە هەمان کاتا هەر کەسێکیان بۆ دەستکەفی بۆ سازان لەگەڵ ڕژیمی جمهوری ئیسلامی مطمئن بن ئەسازن، چونکە هەر لە ماوەی فرە نییە تۆ باسییان کردبوو لەگەڵ جمهوری ئیسلامی و تەلاشیان کردبوو کە بە تەوافقاتی لەگەڵ جمهوری ئیسلامی بکەن. منزور مۆسد لە بەستەری وا دروستکردنی ئەم شۆرا هەم پێویستی بە جەسارەتێکی زۆر بوو و هەم زەرورەتێکی مهمیش بوو کە خۆشبەختانە بە فعالیەتی دوو حزبی چەپ لە کوردستانە و بە فعالیەتی مەجموعەیەک کۆمۆنیستی مستەقل توانیان ئەم شۆرا تێک دێنن. ئەم شۆرا لەو فاصلەی ئەم دوو کۆنفرانسە من وازانمە تاثیراتی زۆر مهمی بووە، تاثیراتی مهمی بووە لەبەر خاترەوە ڕەوانگای خۆی لە مەوردی ئیدارەی جامعە و لە مەوردی بەڕێوەبردنی جامعە بباتە پێشەوە لە ناو خەڵکە. خەڵکی کوردستان ئیستا لەگەڵ شۆرایەک ئاشنابوون، ئەم شۆرا متمەرکزە لەسەر ئیدارەی جامعە بە شێوەی شۆرایی. ئەمە مەسئلەیەکی مهمە و لەم رابطەیشا ئەگەر ئەحیانەن انتقادێک لە شۆرا بکرێت، یان وەک ئەرزیابیەک کە من لە کاری شۆرایەکەم ئەوەیە کە لەسەر ئەم مەسئلە کەم ڕۆیشت، یانێ شۆرایش تەبعەن من باسی ئەوە ناکەم کە ئەو کارانەوە کردو یا مەجموعەی ئاکسیۆنهایەک ئەنجامی داوە مەجموعەی کلاپاوسەکان لەسەر مەسائلی ڕۆژ بووە. ئەم مەسائلە هەمووی مهمە، منتەها لەسەر ناوەڕووکی بەرنامەی شۆرا کە عیبارەتە لە حاکمیەتی شۆرایی خەڵکی کورد لە کوردستانە، لەسەر ئەمە کەم کاری کرد، کەم ڕۆیشتووە. منتەها لەسەر ڕاگرتنی مەرزی چەپ و ڕاست لە کوردستانە بە نەزەری من شۆرا قابل تەقدیرە. شۆرا زۆر بە باشی توانیویە حەق و حقوقی کۆمۆنیستەکان لە کوردستانە هەم بۆ خۆی بەڕەسمی بناسێ و هەم تەرویجی بکات ئەوە لە کوردستانە. ئەوە مەسئلەیەکی مهمە، مەسئلەیەکی مهمە کە خەڵکی کورد لە تەقابڵ لەگەڵ ئالتەرناتیوی ڕاستی جامعەی کوردستانە، چونکە ئەو جیاوازیە هەیە لەگەڵ سەراسەری ئێرانە. جامعەی کوردستان جریانی ڕاستی، جریانی ناسیۆنالیستەکەی متشکلە، حزبی هەیە، حزبەکەی نفوزی هەیە و ئەم نفوزە مرتب خەریکە تەولید و باز تەولید ئەبێت. ئەمە
دروستبوونی ئەم شەورا توانی بە دەرەجاتێکی زۆر پایەی یعنی تەبعەن حیزبە سیاسیەکان و پێشتر کاریان کردۆ لەو ڕابطە پێشتر وەکو حیزبی سەراسەری وەکو حیزبێکە توانیویانە لە کوردستانە کۆمونیزم اجتماعی بکەنەوە بە دەرەجاتێکی زۆر ئیستا شەورا متمرکزە لەسەر کار لەسەر کوردستان و حاکمیەتی خەڵکی کوردستان بۆ داهاتوو و کارکردن لەسەر ئەمە فرە مهمە. من بەش بە حاڵی خۆم وەکو عزوی ئەم شەورا دەستخۆشیەکەم لە کار و فعالیەتی مەجموعەی ئەعزایەکە لەناو ئەم شۆرا کاریان کردووە بە تایبەت هەیئەتی هەماهەنگی شۆرا زۆر باش توانی لەرە ڕابطە کار بکات فعالیەتی کردووە و ئومیدوارم کە لە دەوری داهاتوویشە با تەوەجۆ بە پلاتفۆرمێکە هەیانە با تەوەجۆ بە شعارێکە هەمانە با تەوەجۆ بە استقلالێکە ئەم شۆرا لە کار و فعالیەتی خۆیان هەیەتی فرەتر لەسەر حاکمیەتی شەورایی و ئەرکێکە خەڵکیانە بۆ ئەوە کە ئەم حکومانە لە کوردستانە جێ بکەفێ بە تەواوی کارەکانیان بنە پێشەوە و سپاس بۆ وەختێکیش کە بە منتان. سپاس بۆ هاوڕێ حەمەی نەبەوی. ئێستا لە زوومەوە هاوڕێ حەبیبی سوڵتانی. نا لێرە لە تەرتیبەکە من خراپ نچوومە حەبیب هە لەسەر و ئەرشی دوایەوە بەڵام نەفرێ لە زوومەوە قساکە نەفرێ لە ساڵنەوە. هاوڕێ حەبیب فەرموو. هاوڕێیان ماندوو نەبن دەستان خۆش پێ بوو وەی کە ئەم جلسە دەراکەن. من بەنوعی کاحمە قسەکان منی کرد منەوە قسە لە کاحمە لە زوان کەسێکەوە کەم کە خۆی فعالی حیزبی هانەوە شارەکانە و زەرورەت پراکتیک و کارکردن شۆرا چەندی مهم بووە لەم دۆرانە. یعنی هەرچی زەحمەت کێشیاگە جێگای خۆی گریا و تەلاشەکان بێسەمەر نەبووە. یان کار تەک تەک ئازای ئەم شۆرا بۆ ئەوەی کە دەخاڵەتگەر بووە بۆ ئەوەی کە عەکسولعەمەڵ نیشاندا بۆ ئەوەی کە دفاعی پێ لە مەسیری مشەخەص وەک حکومەت شۆرایی هند بووە لەناو مەرمە ڕەنگی داسە. یعنی زەحمەتەکان کێشیاگە لێنا نەخشی بەسێت داچەندە نازە تەأسیری بووە لەناو مەرمە و قسەی ئەوان ئەوەسەکە لەناو شارەکانم تێکیان دانادێک دەمازمز ئەم شۆرا ئەشری نوعی تەکانی تەجیبا دەخۆی مثلا ئەم پرسی تەکانەوەچێ دەوێت مثلا قسەکانیان بەرنامەکانیان شتەکانیان بێتە سەر سفرەی ماڵەکان بیژنەوە لە سەد هێکا نەبێت ئیسا لە سەد هێکا کەسانێک وا پەیگیرن کەسانێک وا مەسەلەیانە فرەتر تەکەم مەسەلا بگیرن و شۆرا خازش ناسن بەڵام تشرێ فرەت کرێکارە زەحمەتکێشە ئەم شتە نازانن. ئەمە ئەشێ ڕێگەیەکی بۆ دۆژینەوە لەژێ کە هاوڕێ حەمەی وەڵا بە یێژێ مەسائل ارتباطیمان کەمەوەمانە لێرە شێ جێگای خۆی هاتەوە ئەو پراکتیکە چۆن فرەتر بناو ماڵەکان ئاتون باتەوە بچێتە بەرەومانە. ئەمە تأثیری خاصێک ئەگەر بۆم جۆرە بچێتە بەرەویانی هەر ئەساسەن ئەوەی کە یەتانەی هیچێ لە چ بەرایەتکردەکانەوە بێ کە سەتح کار و سەبکێ لە فعالیەت ئەشێت تەکامڵ بگریەوە تەغییر بکە تەغییرەکەی بچێتە ئێنەکە جواوە باتەوە بە نیاز ئەم سەردەم. ئەمە مهمە. من چۆن قسەکانیە کریایی تەلۆزیات قسێک نییە. سپاس بۆ نۆبەتی داتە. سپاس بۆ هاوڕێ حەبیب سوڵتانی. هاوڕێ جەلال محەممەد نژاد فەرموو. بەسڵاوی دووبارە من ماندوو نەبوونی دەکەم لە هاوڕێم بریەم کە ئەو گزارشی پێشکەش کرد و هەیەتی هەماهەنگی و
هەموو ڕفیقانە کە لە دەوری ڕابردووی کار و چالەشەکانی شوڕادا تەلاشیان کردو و زەحمەتیان چێشاوە کە نەتیجەکەی بوو بۆ کە هەروکە هاوڕێ مریەم باس کرد و هاوڕێ حەمێنە بەویش ئەم شوڕا خۆی ناساندووە لە جامعەدا مەطرح بووە زۆر کەس ئێستا لە ناو و لە دەرەوە دەزانن تشکیلاتێکی وا هەیە جەمعێکی وا هەیە تاثیراتی هەیە قسە دەکات کلاب هاوس و ئیتلاعیە و غەیرە ئەوە بە بڕای من دەستکەوتێکی باشە بەڵام هاوڕێیان هەمووی ئێمە چه حیزبەکان و چ منفەریدین من ناڵم مستەقیل منفەرید چونکە مستەقیل ئەوان هەمومان لە یەک ڕێگەی فکری و لە یەک پێشین و لە یەک تاریخەوە دێن بەڵام منفەریدن زەرفێتی لەوە زیاترمان هەیە ئەگەر ئێمە ئەو وەزعەتێکە لە ئێراندا هەیە دیارە دەستور جەلسەیەش کەشمان هەیە بەیانی سیاسی لێوە دە زیاتر دەچینە سەرەوە ئەولێتەکانمان عمومەن چی بێت بەڵام ئەگەو هەلو مەرجەی کە ئەلعان بەتایبەت دوای ئەم شەڕاعاتە دەکەشەوە تەشخیص بدەین کاری زیاتر پێویست چالاشی زیاتر پێویستە وەحدەت و هەمبەستەجی هەموو کۆمۆنیستەکانی کوردستان زیاتر پێویستە ئەو شوڕا دەتوانێت کە بەلوەری ئەوە بێت هەموو کەسانە کە بڕوایان بە سۆسیالیزم و حاکمیەتی پێکاری و حکوومەتی پێکاری و حاکمیەتی شۆڕایی و مبارزەی تەبەقی کارگەر هەیە بۆ حیسابە حاڵ ئەدەنە جەریاناتی چەپ ئەتوانن بە نەوەیەک لە دەوری شوڕا کوب ئەو شوڕا هەوێنێک بۆ کار قوتبی ڕاستی جامعە بە نظری من خەریکەوە دەکات ئەوە مرتب جەلساتیان هەیە ڕەهبەریان کۆ دەبنەوە دانەوەی ئەحتلافکەن ئێمە چەپی کوردستان و هێزت چەپ و کۆمۆنیستەکانی کوردستان هێستا هەموو لێرە نین بەداخەوە زۆر بەخشایی پەراکەندەمان هەیە کە نهاتون لەو شوڕەدا بەشداری هەر مخالفەتێکیان هەبێ هەر کێشەیەکیان هەیە بەجێ خۆی بەڵام ئێمە نابێ ماندوو بین لەوە کە قسەیان لەگەڵ بکەین کاریان لەگەڵ بکەین لە ناوخۆ و لە دەرەوە ڕووبەناوە ئێمە دەبێت چالاکیمان زیاتر بێ زیاتر خۆمان ڕووبەناوە بناسین فعالیەتی شوڕا باستابی لە شارەکانی کوردستان هەبێت بۆ کارە هەم ئەوە کە بڵێن لە دەوری داهاتوودا ئەم تەشەکلانە کە عەلەنین وجودیان هەیە فعالینی کارگەری تەشەکلهای مەدەنین حقوقی بەشەرن مبارزە بۆ لەغوی کاری کودەکە مبارزەی دادخواهانەوە دەیان تەشەکلی دی بە نەزەری من ئەوانە مەیدانی خەباتی جەریاناتی ڕاست و ناسیۆنالیست نینە ئەوانە هەموو دەتوانێت سەرمایە چەپ بێتون کارەکەیان لەوە سەرچاوە دەکەن ئازادی زیندانیانی سیاسی هەر ڕیشەکەی لە شعاری کۆمۆنیستەکان و چەپەکاندا حقوقی کودەک و حقوقی ژنان بۆ تەرتیب ئێمە دوێ بە نەوعێک مەکانیزمێک ببینی خۆمان وەسڵکەین بۆ تەشەکلهای عەلەنی و ئەم مەکانیزمە غیر ممکن نییە کە هەم هەیەتی هەمانجی و هەم هاوڕێیانێک کە لە شوڕادا هەنا ئەو پێشینیان هەیە ئەو چالاکیانیان هەیە بێن و خزمەتکەین بەوە کە ناوەندێک دروستکەین بۆ ئێرتباطگرتنی عەلەنی و چالاکانە لەگەڵ ئەو ناوەندانە کە شایەتکان ئەوانیش بە جەلساتی عەلەنی ئێمە لە کاری تەلەڤیزیۆنی میدیایدا شرکەت کرد بەو تەرتیبە کارێکی کە ممکنە حیزبەکان نەیتوانن بیکەن ئەو شوڕای بکە یعنی ئەم شوڕا بەرێتە ناو شارەکانی کوردستانەوە زیاتر مەطرح من پێم بابەت تەوازنی قواش بە دەرەجەیەک ئیجازە دەدابەوە کە لەم کاناڵە ئەو دوو هەفتەی بێکەوە سوود خاڵێکی دیکە من پێشتر قسەم لێ کردە زۆرجار مەسەلەی ژنانە بە نەزەری من نەخشی ژنان لە جنبشهای ئیجتیماعیدا لە خیزشهای تودەیدا کەس ناتوانێت کات ئەو ڕێنسانسە کە ژنان لە زوتنەوەی ژینا دروستیان کرد لە ئێران و لە کوردستان شتێکی ئینکارناپەزیرە لە هەموو دنیا یعنی ژنانی ئێران تازە لە هیچ حکوومەتێک لە هیچ حیزبێک لە هیچ جەریانێک قبول ناکەن کە دارێکی دیکە مەجبوریان کە بە خانەداری و بە حجاب لەسەر ئێمە دەبێت بخۆزینەوە هاوڕێ بە نەزەری من ئەو شوڕا زەرفێتی ئەوەی هەیە کە ڕێکخراوەیەک دروستکە کە هەموو ژنانی ئازادی خواز و چەپ و ڕادیکاڵ کە بڕوایە بە حەدی ئەکسەری بەرابەری ژن و پیاو هەیە لەم شوڕادا کوبێت لە قەراغ ئەو شوڕادا تەشەکولیشی وا دروست بێت هەر ئەو ڕەفیقانە کە لە تاریخی کۆمەڵەدا
لمبارزات ژنان لە جامعەی کوردستاندا نەخشیان هەبوو لە دەوری یەکۆ ببنەوە بە نظری من دەتوان ئۆلگویەکی زۆر باش بن پەرچەمێکی باش بن بەو کارە غێر ممکن نییە هاوڕێیان تعدادێکی زۆر لەو ڕقیقانە هەر ئەو عەکسیان گرتو لێرە بێکەوە 15 نەفەر دەیان بەرابەر ئێوەش لە دەرەوەی ئەو جەلسەیە ئەو کارە ئەگەر هەموو ڕفیقە ژنە چەپ و ڕادیکاڵانە جار پێکەوە کۆ دەبنەوە لە فڵان بۆنە و فڵان بۆنە لە دەوری فڵان حیزب و فڵان جەریا کۆنابنەوە لە دەوری شورا دەتوانێت کۆبنەوە یعنی شورا دەتوانێت سەرچاوەی پێکەنانی ڕێکخراوێکی مبارزاتی شۆڕژگێرانەی ژنان بێ لە کوردستان چونکو بلەخەر ئێمە ئەلان قسە لە مەیدانی چالاکی ئەو شورا لە کوردستان دەکەین لەگەر فێرک و هاورمرێنش باسی کرد شورا لە مەسایلی سەراسەریشدا دەخاڵەتی کردووە کلابی داناوە جەلسەی داناوە تلایە داناوە خۆی نەبەستێتەوە حتمما بە کوردستان بێ بەڵام بلەخەر لە دەرەوەی کوردستانیش تەشکیلاتێک هەیە شورای هاوکاری کە 6 هێز تێدا کار دەکەن ئەو تەوازونش بەناوێک دەبێت سادا بێت من پێما بێ لە دەوری داهاتوودا هەم حیزبەکان ئەخەخۆوە کافی نیە بڵێن 3 نەفەر نمایەندەی حیزبەکان لەو شوڕاتەیە دەبێت ئەعزای و حیزبانە لە پراتیک و فعالیتی و شورا ڕوبەتجەهەمە حزوریان هەیە بێ فعال بن یارمەتی بکەن کۆمەکەن و بتوانین بەتایبەت لە کاری مێدیاییدا لە کاری تەلەڤیزیۆنیدا لە کار لە شەبەکەی ئیجتیماعیدا کە پێویستە بەوە کە هەمومان کارەکانی ئەم شورا دێلا بکەین شێری کەین بە جامعەی بناسێنین تەواوی ئەو ڕاوبەتانە کە ئەمانە وەسڵکەن بە بەکاری شورا دروستە لەعل لە دەرەوەی وڵات زۆرتر هەینە هێشتا نەیتوانێت بێ بەدیلێک بەڵام ئەی چی غەیرەزەوە تارێکی هەیە تارێکی دیکە هەیە غەیرەزەوە کرد تەواوی تەشەکولها و ڕێکخراوەی چەپ و کۆمونیست پاڵ وێکدەن و لە یەک کۆ ببنەوە لە ئەختلافێکدا کۆ ببنەوە ئەختلافەکە چێ غێر دەرشوڕایە بۆ هەزار تەشەکول بە نەزەری من هەموو ڕەفیقانەکە منفەردن و چالاشیان هەیە و بۆچوونەکانیان ئیقدامەکانیان پلاتفۆرمەکانیان شەبیهی ئەو شورایە حەق وایە لەو شورادا کۆ ببنەوە با چی دیکەمە پەراکەندە نەبین هاوڕێیان چەپی ئێران و کوردستان زۆر پەراکەندەیە و ئەوە گەورەترین زەعفی ئێمەیە نابێ خۆ هەر خێزش های توودەی ئێمە وادارکە بۆ کە بێکەوەدانش ئەخە چەپ نەخشیەوەی کە کەمێک ئەولاتر ببینێ و لە جواب بەو تەحولاتێکە لە جامعەدا هەیە پاڵوێکدات و بەیەکەوە یەکتر تەکمیلکە ئەمەگە بەیەکەوە کارکەین قودرەتی ڕەسانەیی گەورەترمان هەیە قودرەتی ڕێکخراوەی گەورەترمان هەیە ئەوەش بڵم ئەمە کاری ئەمە خۆ حەدێقەل هەمومان خۆمان بە چەپ و مارکسیست دەزانین ئەوەمان قبوڵە کرد دەستێک بە تەنها تەقەی نایە بەسەر ئەوە نەتوانم ئەزانم بەڵام نەتوانم ئێستا تاوێت شورا تشکیلاتێکە تەجەموعێکە بۆ کاری مشترەکی متشکل و جەمعی ئەگەر لە یەک حیزبیشدا نەبین بەڵام لەو شورا دەتوانین ئەو کارە لێرەدا مەسئلەیە کە دەتوانێت سنەتێکی جەدید بێەوە کە چۆن ارتباط و هەمکاری حیزبەکان لەگەڵ ڕەفیقای منفەرد لەم شورادا تەنزیم بێت ئەمە تەجروبەیەکە تەجروبەی کەم بوو ئەمە پێویستی بە دڵئاوەڵەیی زیاتر هەیە پێویستی بەوە هەیە کە ئێمە بە فکرێکی گەورەترەوە بە باوشێکی ئاوەڵەترەوە بکەینەوە بکەینەوە چۆن بتوانین هەموو ڕەفیقانە کە سەرمایەی سیاسی چەپن لە کوردستان لە یەکتر کۆ بکەینەوە لە دەوری تەشکیلاتی آخرین جملەمەوەی خواهشتمەوە تەمەنامەوەی کە ڕەفیقای منفەرد بە ئیستیلاح منفەرد دەست بدەنە بەرەوە و ڕێژەی کاندیدمان بۆ هەیەی هەماهەنگی زۆر بێ بۆ ئەو ئۆرگانانە کە هاوڕێ مریەمش باسێکی لە دەوری داهاتوو دەبتوانین تەشکیل بین بۆ ئەوانە زۆر بێ ئەگەر ئەو چالاشی فعالە نەبێ ناتوانین ئەو نیازێکە لەسەر ئەو کراوە تەمین ئەو دەزوون چەندەکان باشە بەڵێ لە بەرە لیستەکەمان کۆتا بوو بەڵام مرتب هەم لە زوم ڕەفیقەکان داوای نۆبەتەکەن هاوڕێ ڕەشی و هاوڕێ لوقمانی وەیسی نۆبەمان بۆ ئێوە داناوە لێرە نۆبەتەکان ئەبەستین هەم لە ساڵۆن لیستێکمان هەیە هەم لێرە لیستێکمان هەیە بۆ وەختەکە مەحدودە نۆبەی کیە؟ بەڵێ لە زوم نۆبەی هاوڕێ ئەردوشیری نەسرۆڵا بێگیە فەرموون ماکس 7 دقیقە
باشا هفت دقيقة فرمو زۆر سپاس هاوڕێیان ماندوونە بن جارێکی تر سڵاوم هەیە بۆ هەمووتان و دەستخۆشی لە هەموو هاوڕێیانی دەسەندەرکار و ماندوو نەبینی لە هەمووتان ئەوەی کە داوەڵ و گەرەکم و باسی بکەم ئەوەیە کە شۆرا دەستکەوتێکی مبارزاتی جدی و باشە کە هەر شێ زیاتر دەبێ پەرە بستێنێ و هەروە کردە پێش نیشا هاتەوە هەم دەستکەوتێکە ئەم بتانینە دەستکەوتە بە تەجروبە و سنەتێک کە کۆمونیستەکان بوویانە چ لە کوردستان چ لە سەتحی سەراسەریە توانین هەرچی زیاتر پەرێ پێ بکەین کە بکرێت ئەو جایگای واقعی خۆیان لە ناو کرێکار و زەحمەتکێش لە جنبشە اجتماعیەکان ژنان کۆڵبەران محیطی زیست ئەوە بەشهای جۆراوجۆر کە هەیە لە ناو جامعە و خەریکی فعالیەتن و ئەتانێت مۆزوعەکاری ئەم شۆرا بێت لە دەور پلاتفۆرمێکی ڕۆشن و سەرێح و شەفافە ڕەفیقەکان قسەیان کرد گزارشیاندا ئەمە دەستکەوتێکە دەستاوەردێکە چ لە کۆنفرانس ئەوەڵیە و کە زەرورەتی لە خیزشێکی گەورەی جەماوەری گرت و توانی بێتە بەرەو و قەدەم بە قەدەم کاتە بەرەو خۆی نەخشی خۆی و وەزایەتی خۆی گەورەتر نەخشان بەیاننامەی خۆی سادر کرد وەزایەتی خۆی دیاری کرد و دوای ئەوە لە کوردستانە لە چوارچێوەی فعالیەتی حاکمیەتی شۆرایی لە کوردستان بەر ئەساسی ئیدارەی شۆرایی لە جامعە بەرنامەڕێژی خۆی کرد کە ئەمە سنەتێ بووە لە کوردستانەوە توانی لەم دەورەیشە هەم تاثیرگوزار بێت بە ئەو جۆریشە کە ئێبینینەوە لە ناو جامعە دەنگدانەوەیشی ئەمە ئەم واقعیەتە لە وەختێ لە بەرچاوت بین دیارە تەبیعەتەن لە زەرفیەتی ئەم ئینسانانە ئەم شۆرا ئەم ڕفیقانەی کە لەم چوارچێوە فعالیەتیان کردە و ئەتوانن زیاتر فعالیەتکەن بازەمەتانی بێژین تەوەقعاتمان زیاتر لێیە چ لە زەمینەی تەبلیغاتیە چ لە زەمینەی کاری پڕبەپڕ سازمانیابی سازماندهی تەبلیغ تەرویج و ارتباط لە میدیا جۆرا و جۆرەکان کە بەرحاڵ تاوجێگەکە لە دەستڕەسمانە هەیە بتانین هەرچی زیاتر ئەو ئیعتمادە بدەین بە ناو جامعە کە لە ناو جامعەیشە لە پێشووتریشە تەأسیراتە بووگە ئەم تەوەقعاتە بووگە مەسەڵ لە وەک شارێکی سناکە بێسڵا بە شاری شۆراکان ناسراوە خۆی نیشانداوە لەو فعالیتگەرە واتانێت لە ئیدامەی خۆیان ئەمانە بتانێت گشتی گرێ بداتەوە بە یەکە و زەعفەکانی خۆی بناسێت تانێ قەدەم بە قەدەم بچێتە بەرەو کە تانێ بەسەر ئەو بۆخەیەدا زاڵ بێت کە هەرچی زیاتر تاثیر بێت واقعیتەوەی کە جمهوری ئیسلامی جنایەتکارە دیکتاتۆرە بەرپەش درستەکە زیندان ئەشکەنجە و زوڵم و زۆری هەر هەیە سترەی کرێکار و زەحمەتکێش کە مۆزوعی کاریەمەیە هەر مرتب چکۆلەتر و چکۆلەتری کردەسەوە بەڵام واقعیتەوە سەکە ئەشێ لەم ڕابدا هەرچی زیاتر فعالیت کردی کە بتواندرێت ئەو ڕساڵەتە کە لەسەر شانی شۆرا و فعالینی سیاسی چەپ و کۆمونیستە هەیە بۆ ارتباطێکی زیاتر بۆ سازمانیابی زیاتر تانێ بیباتە بەرەوە لەم ڕاستە لەم دەورە فعالیت باش بووە بەڵام تەوەقعات زیاتر چێت و دەبێت ئەو کاری زیاتر و پڕتر بکرێ بە تایبەت بۆ ناساندنی فعالیەتی شۆرایی ئیدارەی شۆرایی و حاکمیەتی شۆرایی لە کوردستانە کە بتوانێ چەپ رادیکالیزم لە جامعەی کە شینایەتیە بۆ جەریاناتی ڕاست خەریکی فعالیەتی خۆیانن بۆ هەرچی زیاتر کار و فعالیەتیان لە ڕاستای سەرمایە
ئێمەی توانی لە مقابل ئەوانە بتوانین هەست زیاتر تەلاش و کۆششمان پێ دەبنەوە. لەم ڕاستە واقعاً دەبێت کاری زیاتر بکرێ، پڕبەپڕتر بکرێ، تەشەکل تەنیا ڕێگەز ڕەفێقگەلێکی منفەردی کۆمونیستی فعال جدی سوخاندار هەن کە ئەتوانن لەم فعالیتگەرە نەخشی زیاتریان بێت، تأثیری زیاتریان بێت و کاری پڕبەپڕتر بکەن. تەوەقع ئەچێت کە زیاتر بەشدار بن لە کناری سازمانە سیاسیەکانە کە بەرحاڵ ئەوان فعالیتگەر خۆشیان دەکەن، وەلێ لەم ڕاستە بتوانن پڕبەپڕتر و هەمانتر کار و فعالیت بە چالاکی بگێتە بەرەوە. هیوادارم لە دۆری داهاتووی ئەم کۆنفرانسە دەستکەوتەکانی لە ارتباط لەگەڵ ئەم فعالیتانە هەرچی زیاتر پڕبەپڕتر پڕدەستکەوتر چ لە دەروای وڵات چ ارتباطی لەگەڵ جنبش‌های اعتراضی لە ناوەوە تانێ زیاتر و ڕیشەدارتر بکات کە ئەو جۆرە کە ئێناسن تانێ زیاتر تأثیر گوزارتر بێت لەوەی کە ئیمڕۆ هەیە. جارێکی تر بازم دەستخۆشیتان لێکەم هەر لەم ڕاستە فعالیتەکانی باتە بەرەوە قسەکان تەواو هەربژین. زۆر سپاس هاوڕێ ئەردەشیر و دیارە کەدا ڕفیقان سوالەکەن ئایا ناوی من هەیە ئەو ڕفیقانەی کە لە زوم ماون یعنی یەک دەرمیان لەگەڵ ساڵنا قساکەن هاوڕێیان محەممەدی ڕەحیمی، میران بایزیدی، لوقمان وەیسی و ڕەشید ڕەزاقی لە زومەوە هەن لە لیستەکە هاوڕێ مینی و میرانی ڕشتووە و داوای کردبووناوی خەت کێشین. ئێستا لە ساڵونەوە هاوڕێ ڕەسوڵی بناوەند فەرمووی. هاوڕێیان ڕۆژتان باش، ماندوو نەبن. دەستان خۆش بێ مریەمە گوزارشێکە تۆ داد. بەرحاڵ گزارشەکە ئەو کارانە بوو کە شوورا تا ئێستا کردوویێت و پێم وایە کە بەشێکدا ڕەفیقەکانیش گوتیان بەرحاڵ مجموعە کاری زۆر مثبەتەوە زۆر باش بوو. بەڵام قەتەن پێم وان نییە شوورا ئینتزاری ئەوەمان بێ ئەو جۆرەی یەکێکدا هاوڕێیان پێم وایە تاقیبە دیکە فعالیەتەکانی زۆر لە حیزبەکانی زیاتر بوو. پێم وانە بەڕاستی شوورا بتوانێ زۆر زیاتر لە حیزبەکان کاری زیاتری بتوانێت بکات، چونکی دلیلەکەی ئەوەیە کە ئەم فعالیەتان هەموو تێکەڵن و تقریبا مجموعەیە و کارانێک کە دەکرێت کاری مشتەرەکە کە دەکرێت و ئەوە تا ئێستا بەرحاڵ تەأسیری خۆشی بووە. بەڵام ئەم تەأسیرەی کە بوویەتی کافیە و ڕزایەت بەخشە. پێم وایە ئەوەڵین مەسەلەی کە من ئەتیاقل لە ناوە بیستومە ئەو مەسەلەی کە بۆ خەڵک مهم بووە یا بۆ کەسانێک شوورا فقط پێم خۆشە ڕفیقەکانەوانی کەوا زۆرتر لەباری فەنی و ئەوانە خەریکردنی ئینتەرنێت و ئەوانە تاقیب دەکەن ئەگەر ئامارهایەک هەیە بڵان مەسەلەن چەندە شوورا توانیویە فەرزان بناسرێ بە لەحاظی مراجعەی خەڵک و تاقیبی شوورا ئەوانە. بەڵام تاوەجێ کە من بۆ خۆم ئەوەم بیستوە یەکێک لەو شتانێک کە زۆر زۆر مثبەت بۆ لە فعالیەتی شوورا تا ئەوەیە کە دەبینن ئەحزابێک پێکەوە خەریکی کاری مشتەرەک دەکەن و ئەوەڵین جەمبەی زۆر مەوەردی قبوڵی خەڵک ئەو جەمبەیە و ئەوەیە کە ئەو نیازەیە کە خەڵک ئەحساس و ئەو نیازە بەڕاستی فقط ئەوەندە نییە ئەو دووانەکە پێکەوە دەکەن و نیازە دەبێت زۆر لەوە زیاترە خەڵک ئەحساسی دەکەن و خەڵک داوان بۆ پێیان وایە دەبێت ببێت و ضرورەتی جامعەشە. ئەم ضرورەتە بە نەزەر من زۆر زیاترە کە مەسەلەن ئەو جۆرێک کە حیزبەکان سیاسەتیان اقتزازەکە یا سوزانم ئەو جۆرێک کە خۆیان بیر دەکەنەوە. من بۆ خۆم شەخسەن پێم وایە کە لە جێی چیلی باسیەوە دەکرێت ئێستا لە باسی
گزارشدا نامەوێت بڵێ بەڵام من پێم وایە کە گەورەترین ئیرادی ئێمە ئەم حیزبەکان و هەم شوراش ئەوەیە کە ئێمە کاری تازە مۆدێرن و ئەوڕۆیی نازانین منتەبەقین و بەو لە حاضەوە یەکجار و هەرەوەشەکە بەفەرز ئەوەی کە دەیکەین ما بێ زۆر دەنگدانەوەی نییە تەنا بەڵێ سوینەتە ئاکسیۆنمان کردووە شورا ئاکسیۆنی کردووە جەلسەی کردووە بەحثی داناوە ئیتلاعیەی داوە هەمووی ئەوانە بەڵام بەنسبەتی یعنی وەختێک مەسەلەن لە دەرەوە چاوی لێ بکەی بەنسبەتی جرایاناتی دیکە پێم وایە لە خوارەوە و ئەوە زۆر دلیلی تەکنیکی هەیە دلیلی توزان ئیمکاناتی هەیە و حتا دلیلی ئەوەش هەیە کە نەسڵێک کە ئەوڕۆ دەتوانێت موەسر بێ ئێمە و نەسڵ نییە توزان بەم لە حەزانە شۆ کەم بووتان لەر حاڵە من پێم خۆش بوو ئەوە بەڵام کە چاوەڕوانیمان دەبێت شتێکی دیکە بێ و ئەوە دەبێت قاعدەتەن بە تەغییراتێک کە دەبێت بیکەین تەنها تا ئێستا کە هاتووین فعالیەتی ئەم یەک دو ساڵە یا ئەم ساڵی شورا زۆر باش بووە بەتایبەت جەلساتی کە داناوە خەڵک هاتوو ئیتلاعیەی کە داوە ئێلای مەوزعی کردووە هەمووی ئەوانە زۆر باش و هەر دەرایانێکی دیکەوە لە ناوەش بەعزەم کتم بەو دەرەجەیە ناسراوەوە ڕەنگیەوە بەڵام ئەوەی کە حتا شورا و حیزبەکانی ئەو تەوەقعەتی کە ئەمڕۆ لازمە بەڕاستی تەوەقعەتن و دەوێت بیتەوە زۆر سپاس دەستان خۆش بێ جەماعەتێک زۆرمانەوە جێی قەدردانی زۆر سپاس بۆ هاوڕێ ڕسووڵی بناوەند لە زوومەوە هاوڕێ محەممەدی ڕەحیمی ماکس 7 دقیقە فەرمە دەنگم هەیە هاوڕێیان بەڵێ ماندوو نەبن لە کار و فعالیەتتان چ لەم کۆنفرانسەوە چ پێشتریش لەم ماوەیە رابوو بە بڕوای من ئیشارەتێک کراوە لە گزارشەکە کە نەچوون بۆ جەلسەی کەنەکە کە داوەت کرابوون بەڵام ئێمە بڕیارماندا هەیەی هەمانگیکە نەچین ئەو هاوڕێش کە هات مخبری گزارشەکە یە کەسێکە تۆزە هەیە لە هاوڕێ مریەم ئەویش ئیشارەت نەکرد کە بۆچی نەچوون وا ئەزانم لە نووسراوەکانی تری ئەم کۆنفرانسەدا ئیشارەت ئەکرێت و دەرئەکەوێت کە وازانم مەسلەی ملی عەدلی مەسلەی ملی بۆ شورا تۆزێک ناڕۆشنە یا وا بەنەزە وا من گەیشتە نەزەرم یا لازمە ڕۆشنتر ببێتەوە بە مەساڵێکەوە ئەگەر مەسەلەن تەسەوەر بفەرمونون شەرایەتێک بێتە پێش کوردستانی عێراق کوردستانی ئێرانی چاوەزایکی بۆ بێتە پێش هەڵوێستی شورا چییە؟ ئایا ئەوێت لە ئۆپۆزیسیۆنا بمێنێتەوە سرفەن؟ ئەگەر ئەوە خەتیەتی و بە هیچ عنوانێک لە قودرەتدا بەشداری ناکا ئەو مەسلەیەکی پرەنسیپی و دروستە ئەتوانێت بەو پێوەش بڵێ نەچوونەتە جەلسەی کەنەکە بەڵام ئەگەر ئەوە نییە و لە هەمچین مۆقعیەتێکە یانێش مەسەلەی ملی دانانێ هەتا گەیشتن بە سوسیالیزم ئەو خەتەکە ڕۆزا لوکسامبورگ هەیەتی ئەگەر ئەوە نییە مۆزوع پرەنسیپیەکە نییە ئەواتە بێت تۆزیح بدەن یا کەسێک لەخەرە تۆزیح بدا بۆچی نەچوون یان هەواڵەکە ڕاست نییە داوەت نەکراون یا ئەگەر کراون ئەبێت تۆزیح بدرێ بۆچی نەچوون لەبەر چۆوە کارێک نەفەر نەبوو بینێرن بۆچی نەچوون وە پێم وایە کۆنفرانس پێویستی بەوە هەیە ئەگەر هەڵەیە ئینتقاد بکەین بە خۆمان ئەگەر هەڵە نییە تۆزیح بدەن و دیفاع بکەن لە مۆزاکە کە بۆچی نەچوون من وا ئەزانم هۆکارەکەی ناڕۆشنبوونی مەسەلەی ملیە حەلی مەسەلەی ملیە بۆ بۆنەوەیەکە هین نین سوور نین لەسەری ئەوە یەک نوکتە نوکتەی دووەم گزارش وەختی گزارش تەنها
شتە نییە کە لە ناویە ئەنووسێ ئەو شتانشە کە تایان نەهاتووە هەر بۆ ئەندازە توانێت دارای ئەهەمیەت بێ هیچ ئیشارەیەک نەکرا کە لە ماوەیە شورا چ بەرخوردێکی هەبووە لەگەڵ کۆمەڵەی دایک کۆمەڵەیەکە ڕەهبەریەکەی سەر ئیبراهیم عەلیزادەیەکە ئایا ئێوە چوون داواش لەوان بکەن کە بێن و پێوەستی شورا ببن ئەگەر نەچوون بۆچی نەچوون نەزەرتان چییە یانێ ئایا ئەتانەوێت تەنها شورا ئەبەم هێزەوە کە هەیەتی ببێت بە ئەکسەریەت لە کۆمەلگای کوردستانە یان ئەم ئەکسەریەتە ئەبێ بە نزیکترین هێزەکانەوە کە پێتانەوە نزیکە نەبێ ببن ئایا ئیبراهیمی عەلیزادە و ئەو جێرەیانە جزو ئەو هێزانە هەنیانی مۆزەعتان چییە بە نەزەرم ئەم مەسەلەیەش ئیشارەتی پێ نەکراوە و لازمە تەوزیحێک بدرێت و هەڵوێستی ئەم شورایە یەک جار بۆ هەمیشە ڕوون بکرێتەوە کە ئایا بە شێوەی حزبی ڕەفتارەکات کە خەتێکی حزبی هەیە بەرنامەیەکی مشەخەسی هەیە هەر کەسی لەو چوارچێوانەوێ ئەو قبوڵ ناکا کاگەر ئەوەیە ئەوە ناخوێنێ ئەو هەر دایم داوەتەکە نێژن ئەفرادی منفەرد بێن ئەفرادی منفەرد کەسێکی وەکو منیشی هاتەیە کە ممکنە چەند پلە لەولاتری سەر ئیبراهیم عەلیزادەوە بێەوە دوورتریش بم چۆن لەمدا داوەتەکەن لە منفەرد بەڵام ناچن لەگەڵ ئەو جەرەیانە داوا بکەن و کە ئەگەر چوون و کراوە بۆ ڕاپۆرتەکەی نەهاتووە بۆ ئەم کۆنفرانسە قساو بەیە پێشنیارێکیشم هەیە چونە دانم 5 دقەیە فرسەت پێشنیارەکەم ئەوەیە کە نووسیویشمە ئەڵبەتە ئەڵێن چونێکی لە هاوڕێیان وتبووی نایخوێن ئەوان لە کۆنفرانسا ئەمە بۆ ئەم جەماعەتەی ئێرە وەک شتێ نازانم وەک شتێ دوو شوێنی جیاواز هەیە ئاخا من نووسی و بام پێشنیارەش ئەویش ئەوەیە کە هەر بۆ مدلەکە جەریاناتی تر بورژوایی ئیسلامی غیرە ئیسلامی فلان ئەبن بەهێز و لەناو خەڵکی چەوساوەدا بە بڵاوکردنەوەی پارە و ڕۆن و برنج و شەکر و ئەوانە پایەگا بۆ خۆیان کۆکەنەوە ئێمە لەسەرەوەی 100 کەس ئەم کۆنفرانسەداین 100 کەس عەدەدێکە ئەگەر هەر کام لە ئێمە بتوانێت بە شێوەیە فەردی ئەو شتێکە لە نین دەڵێت لە پەیوەندی حیزب و خەڵک داڵێ بە هەزاران ڕشتەی نامەردی پەیوەندی هەیە منزوور هەرەمەیە ئەگەر فەردی هەر کامێکمان لەگەڵ 4 کەس 5 کەس هەر چێنێکە دەتوانانامان دابوو پەیوەندیمان هەبێت لە خەڵکی هەژاری ناو وڵات کەسانێکە لایەنگری چەپ و کۆمۆنیستەکانن کەسانێکە کرێکارن هەژار کە معموولەنیش کرێکار و هەژاران ئامان چونکە کاوای دەوڵەمەند لایەنگریەکە لە حزبی دموکراتەوە یان ئاغای موحتەدیەوە ئێستێ ئەگەر بەو جۆرەیە من وا ئەزانم هەبێ دەستیان بگرین ئێستا ئەوزاع زۆر خراوە لەبارەی اقتصادیەوە و هەر کاممان بتوانین بە دەوری خۆماندا شتێک وەک جاڵجاڵوکە بیچنین چەند کەسێک بە دەوری خۆماندا کۆ بکەینەوە ئەبێتە پایگایەک بۆمان لە داهاتووە و ئەبین بە هێزێک 100 کەس 500 کەس ئێمە ڕابگرین یانێ 500 کۆڵەکە لە 500 بنەماڵەدا یان هێزێکی کۆمەڵایەتی بۆ پیشنهادەوە من قسەکان تەواوەکەم و ئارزووەکەم کە کۆنفرانسێکی سەرکەوتوتان هەبێ هاوڕێ زۆر مەمنون زۆر سپاس بۆ هاوڕێ حەمەی ڕەحیمی داستاڵنەوە هاوڕێ ڕەحمانی حوسێنزادە هەوران دووبارە سڵاو منیش لەسەر گزارشەکەتان بە کەتبی هەیە هاوڕێ مریەم رایدا دەستخۆش بێ زۆرە لە ڕفەقەکانی کە پێش من قسەیان کرد تاکیدیان لەسەر بە نرخبوون و بەردەستبوونی و فعالیتانی کە کراوە تاکیدیان کرد من لەسەرەوە ناڕۆم ئەوە معنایەوە نییە کە خودی هەیەتی هەمانگی یا ئێمە عەدای شورا کەمبودەکانیشمان نەبینین ئەوە هەیە بەڵام بەنەزەرم و فعالیتانە زۆر بەرزش بوون هاوڕێیانی پێشترکان بە طۆری مشخەص هەڵبەتە کاتێکی وت کە من زۆر لەگەڵی موافقم
تکراری ناکەمەوە بۆ تەفەدویلەوە ئەوە قەدردانیەکەم لە شورای هەماهەنگی و شورا کە ئەو فعالیتانە لە ماوەی ڕان یەک ساڵ و نیوە بەرحاڵ لە کۆنفرانس گوزراوە. بنظم دەستکەوتێکی مهمی ئەوەیە کە لە سێر خەکانیشا بوو ئەڵان شورای چەپ و کۆمۆنیستەکانی کوردستان خۆی ئیسپات کردووە بەستەرێکی سیاسی مبارزاتی و متشکلە نەهادێک تەشەکلێکە لەسەر پایکۆیەتی و ئێستا دەنگ باشە زۆر باش نەزانم لەکوێ دەنەچە ڕۆشنە ئیتر لەم کۆنفرانسە بەولاوە لەو سەحەی تا ئێستا تیابووین بە لەو سەحە نابێت بمێنینەوە بۆیە من زۆرتر ڕوو بە ئایندا هەر لەم فرسەتی گزارشە لەسەراوانە چاکەم چونکە یەکەمەوەیە وەختە خودی شورا خۆی ئیسپات کردووە ئیتر ئەرکەکانی دەوری پێشوو بۆ ئێستا بە شدەت ناکافیە و ئەبێ کاری تر بخەینە دەستور مهمتر ئێمە لە دەورەیەکی زۆر پڕئاڵ و گۆڕی سیاسی لە خاوەرمیانە لە ئێران لە کوردستانە بەسەربین ئەسڵ پێویست ناکەم من تەوزیح بدەم هەمووتان لە من باشتر ئەزانن دوایەوە بەپێی ئەوانە ئەبێ ئەرکی تازە تەعیینکەین ئەوژەوەیە هەم فعالیتێکی سیاسی تەبلیغاتی کۆمەڵایەتی و سازمانی و سازماندەهیەکی زۆر مبتەکرانەتر خەلاقانەتر هەم لە نەخشە و بەرنامەکانە بێکەوە لە دەستورەکانی کەیا باسی لێکرێ من زۆر عەلاقەمەندم بۆ بەحسی هاوڕە خالید عەلی پناکاڵێت چۆنم تەشەکولش ئیجتیماعی تر بکەینەوە ببیستین و قسەی تیا بکەین بە جۆرێک کە ئەڵان ئێمە 100 کەس وەکو ئەندامانی ئەم شورا ئەمڕۆ لەم کۆنفرانسەی زۆر بە هاوڕەجلای شاری پێ کرد بەڕاستی ئەوەی کە ئێستا متشکل غیرە متشکل منفەردی چەپ و کۆمۆنیستەکانی کوردستان نییەوە دەبێت ئەو هێزە بێنینە مەیدان بەڕاستی و بەتایبەت هیچ عزوێکی شورا ئەبێت کارێ بکەین محەممەدیانەوە دروستکەم ئێمە داخە ئێستا سادەنگ هەیە بۆیە من ئەچمە سەر ئەوە واوەتر لەو کارە ڕوتینانەی تا ئێستا من پێم وابێ شورا لە دەورەی ئایندە ئەتوانێت واردی سەدحێک لە سازماندەهی هەم لە داخل لە شارەکانی کوردستان بێ و هەم لە دەرەوە من نەزەری شەخسیمە بۆ هەیەکانی وتم
وەکو عزوی شورا لێ باسەکەم ئێمە تا ئێستا هەر لە سەتی تەبلیغ ئاکسیۆنەکان ئێلامی هەڵوێست زۆریش بە کەڵک بوون بۆ ئەم شورای خۆی ئیسپات کردووە بەڵام ئەگەر لەمە بەوداوە لە دڵی ئەم ئاڵ و گۆڕانەدا لە خودی شارەکانی کوردستان جەمعایەک دروست بن بڵێن باشە فعلەن جارێ لەگەڵ حزبی حکومەتیش کار ناکەم لەگەڵ حزبی کۆمۆنیستیش کار ناکەم لەگەڵ بەڵام حازرم لەگەڵ شورای هاوکاری هەستەیە بم جەمعێ بم شەبەکەیەک بم لە دەوری شورای هاوکاری جوابێ بێت چی بێبووی من پێما بێ بە قبوڵی بکە من پێما بێ بە واردی رابطە بێ من بۆ خۆم لە تەماسی شەخسی خۆمان ڕوبەڕوو بووم کەس بووە خۆی بە کۆمۆنیست ئەزانێت بۆم قانە نەکراوە فعلەن جارێ لەگەڵ حزبەکە ئێمە کار بکە دێتی بەڵام شورای هاوکاری باشە من سەمپاتیم پێیەکاری لەگەڵ کەوتم دەی تەماس بگرێت پەیوەندی بکرێت وا بکە من پێما بێ وە سەتحێکە بەحاڵ لەوەی حەد لەم دەورەیە کوتمان نەهادەکان لەم حەلات پێک بن کومیتەکان لەم حەلات پێ بن باشە حزبەکان حەقمانەیە حتمەن و بە حەدی ئەکسەریش تێکۆشین کاری خۆمان بکەین بەڵام ئەوە هیچ تەناقوزی نییە لە نەزەر منەوە شورای هاوکاریش هەستە و جەمعی نزیک بەخۆی بێ لە شارەکانی کوردستان سازمانیاندا بۆ هەر فعالیتێکی کەمپینی سیاسی سازماندەهی کۆمەگرەسانی بە خەڵک بۆ شیرکەتکردن لە ئاکسیۆن لە مبارزات لەوێنە با من بە سرعەت بڵێم لە خارجە کشوەر پێشووتر ئیدەکەی بووە پیان بە دەست بەکاریش بوون بەرحاڵ نەچووە پێشێ وحدەکانی شاری دروست بکرێن شاری ستۆکۆڵم کۆڵ لەندەن سوزانم ئۆسلۆی نۆروێژ هەرکوێ لە 5 کەس زیاتر عزوی ئەم شورایە هەیە با واحدی شارەکە دروستکەین عاقبەت بە دەوریەکەوە بین لە ئاکسیۆنەکانە سازمانی یافتە شرکەت بکەین بەرحاڵ ئەو ابتکاراتانی کە لازمە بکرێن خودی شورای هاوکاری چەپ و کۆمۆنیستەکانی کوردستان و شورای هاوکاری چەپ و کۆمۆنیستەکانی سەراسەری تا ئێستا هەردوو حیزبەکەش لە هەردوو شوراکەشە نەزانم بۆ بە چ دەلیل خود بە خودی شتا رابطەیەکی تون و تۆڵ بینی ئەم دوو شورایە نییە من پێما بێ بەرقەراری کەین ئەمە هەنگی بە وجود بێنین لەو کاران و مهمتر ئەوتم تەبلیغات و کاری سیاسی لە دەورەی شەبەکەی اجتماعی مەسەلەیەکی زۆر مهمە من پێما بێ پێویستە زۆر مبتەکرانە لە ئەنواعی شەبەکەهای اجتماعی لە بۆ ئینستاگرامە بۆ تەلەگرامە نەڵان بۆ یوتیوبە بۆ هەرچی ئاعزای شورا مبتەکرانە لە گروپ تیمی مختلفە سازمان بدرێن هەر عزوێکی شورا ئەساسی کاری بکاڵان لە پێشنهاداتی هاوڕانێکە هەیەڵک کۆمیسیۆن دروست بێ نەهات دروست بێ جەهەتەکە ئەوەیە ئێنەرژی ئەم ئاعزای شورایە بەکاربگیرێ بە نەزەرم لەگەڵ ئەوانە موافقم وە لە ئاخرەوە لە دووسێ پێم وابێ ئەم کۆنفرانسە دووسێ پەیامی باشی هیچیان ئەوەی وە هاوڕە محمودی قارەمانی شاڕی پێکە بەنظەم بنەکتێکی دروست لە مەوردی زندانیانی سیاسیەوە بەحسە ئەلەل عموم نییە زندانی سیاسی ئێستا ئەسیری جمهوری ئیسلامی دەوڵەتی فاشیستی ئیسرائیلیش چۆت دروست لەوێدا و کەسی لێکوشتون و هەر ئێستا لە دڵی هەڕەشەیەکە کە جمهوری ئیسلامی هەیەتی بۆ سەر کۆمەڵگا دوای ئەم شەڕای یەکێ لە ئەوەڵین جێگاکانی کە احتمالاً دووبارە زەربەی لێ بدرێ من ناڵم ناتوانن وەک ساڵی 67 قەتڵ عام دروستکەنەوە ناتوانن بەڵام دووبارە ئەوەیە بە نظرم ئەم کۆنفرانسە بەسەر چاوتەواو بووم ئەخمە زۆر وەقفەکەوتە بێ بەڵێ دەنەچە من پێما بێ پەیامێک لەو بابەتەوە باشە ئەساسی هاوبەستەگی هاوسەرنوێشتی یەک شتی تریش منەزانم ئەم کۆنفرانسە ئەم شورایە لە مەوردی نەسڵکوشی لە غەزا قسەی بووە بووە بەڵام لە پاراگرافێکیشا بووە لە قەتنامەیەکی قرارێکی یەک پاراگرافیشا بوو محکومکردنی ئەم نەسڵکوشیەی ئیسرائیل لە فەلەستین مهمە و هۆشدارێکیش بەرابەر بەوەی دوای ئەم ئاتەش بەسات جمهوری ئیسلامیەوێ هێرشی گەورەتر بکاتەوە بۆ سەر کرێکار زەحمەتکێش ئازادی خوازەوە لەم بابەتانەوە لەم ئەمڕۆ سبەینێش فریانەکەین بینووسن بیسپێرن بە هەیەتی هەماهەنگی منتەخب بنێوی شورا بنێوی کۆنفرانسەوە ئەو کارانە میکروفۆنێک بە زەحمەت بن بە هەیەت ڕئیسە هەرەمدانە آخر وەختی کەسی خەرەکی قساکە ئەوانیش دانیان گەڕێک بەڵێ هاوڕێیانی زۆم نۆبەیە وەرس بەڵام باتەوە ژ بەوە کە ڕفقایەک نۆبەیان گردووە داواکەم ئەو ڕفیقانەوان نۆبەیان گردوویتر تێکست نەنووسن ئەو ڕفیقانەی کە تێکست نەنووسن و نۆبەیان نەگرتووە تێکستی ئەوانە خوێنینەوە چون وەختی ئەم دەستور جەلسە مەحدود بوو ئێستا
بە تۆژبەوە کە هاوڕێ میرانی بایەزیدی تەکستێکی زۆری نووسی بود و داوایان لێ کرد بوو کە تەکست نەنووسێ نۆبەی گرتووە و ماکس یا ماکسیمۆم 7 دقیقە وەختان هەیە هاوڕێ میران فەرموو. سلااوڕیان و کاتتان باشی وادارم دەنگ و باش بێ دەنگ و باشە بەڵێ بەڵێ فەرموو. زۆر سپاس ماندوونە بندەستان خۆش بێ گەرێک سپاس. من چەندانە تێبینیم هەبوو لەسەر ئەو قسانەی کە هاوڕێیان کردیان باز لەوە کرا کە حیزبەکان هەموو حیزبە سیاسەکانیش دەتوانن بێن لەو شۆڕایەدا بەشدار بن. من پێم وایە ناتوانن بەشدار بن چونکە ئەو شۆڕایە ئەساسا نایەوێت لەگەڵ حیزبە سیاسەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان کار بکات چونکە کاری شۆڕاکە بۆتە ئەوەی کە ڕەخنە بدرن لە حیزبە سیاسیەکان بیان کەمە ناسیۆنالیست بیان کەن بەڕاست سەرپێش بەڕاست بۆیە هەتا ئەو فکرێتای بدنا ئەو شۆڕایەدا ناتوانێت سەرێکی گەورە بێ بۆ یەکگرتووی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. ئەوە یەک بابەت بوو. بابەتی دووەمەوەی کە باسی دەسەڵاتی خەڵک و شۆڕایی دەکەن لە داهاتووی کوردستاندا بەکان حیزبەکان دەوێت دەسەڵاتی زەماوەری خەڵکی لە کوردستان حکومڕانی بکەن. ئێوە کە هیچ تا ئێستا هیچ هێزێکتان لە کوردستان نییە چۆن دەتانێت بینێ کوردستان بە حکوومەتی شۆڕایی بەڕێوەبرن. بۆیە بۆ گرتنی هێز ئێوە دەبێت خاوەن بەرنامەیەک بن کە خەڵکێکی زۆرتر خۆی لە نێو شۆڕادا بێنێتەوە تا ئێستا چەندە هێزی جەوانتان لەناو خۆی وڵات لەگەڵن هەتا لە دەرەوەش. ئایا هێزێک جەوانتان هەیە؟ ئایا کارێکتان کردووە کە هەموو سینە تۆژەکان بە هەموو کۆمەلەکانەوە خۆی لە نێو شۆڕایدا ببینێتەوە؟ نا. بۆیە پێم وایە کارێکتان نەکردووە. هاوڕەیەک لێرە دێ سەرخۆشی دەکات لەو کەسانێک ئاوارە بوو لەو کەسانێک کە کوژراوە لە نێو شەڕی سایگەرانەدا. چێ کوژراوە لە نێو شەڕی سایگەرانەدا؟ بێزگە لە جەنایەتکاران سوپای پاسداران، بێزگە لە جەنایەتکارانێک کە لە کوردستان جەنایەتیان کردووە ڕۆژانە خەڵکی کورد لە سێدارە دەدەن. ئەوە بەڕاستی ئێوە هیچ کامێکان دەنگێکان هەڵ نەبڕین کە بڵێن بۆ سەرخۆشی دەکەیت لە جەنایەتکارانێک کە کوژراون بەدەست ئیسرائیل. ئەوە کاری بوو کە ئێوە دەباتن باتان بەڵام بەداخەوە بێدەنگی ئێوە نیشانی ئێوەیە هاوڕان لەگەڵ ئەو فکرە وەگە بۆتان بگرێتان کە تاکان سەرخۆشی دەکەن لە ئەو کوژراوانەی کە بەدەست ئیسرائیل کوژراون. بابەتێکی دیکە ئەوەیە کە ئیسرائیل لەگەڵ ئێران هاتووتە نێو شەڕێک. ئەوە دروستە کە هەردوو سیستمێکی فاشیستین، هەردووکیان دەوڵەتێکی فاشیستن، دەوڵەتێکی جەنایەتکار. بەڵام کاری ئێمە ئەوە نییە کە بینی دەو کاتەدا ڕەخنا بگرێت لە ئیسرائیل کە تۆ هێزێکی جەنایەتکاری بۆ هێرش دەکەی سەر ئێران. پیسیبا بە پیسیەوە بڕوا. تۆ کە ئۆپۆزیسیۆنی جەمهوری ئیسلامی دەتەوێت جەمهوری ئیسلامی نەمێنێت بڕوخێ وەرە لەم دەرفەتە کەڵە وەرگرە. هێزێک کە باسی دەکەی من پێم وایە دیتانە ئێوە پێتان وایە هەتانە بەرەکسی بکە کاکی لێو لەو هێزە بۆ شۆڕشێک بۆ ئیتلابێک بۆ سەرهەڵدانێک بەڵام نیتانە بۆیەش ناتوانێت. یەک شتی دیکە هەبوو بەداخەوە لەبیر بچۆوە ئەوەی کە ئەگەر ئەو شۆڕایەتی هەوێ لە داهاتووی کوردستاندا بەڕاستی جێگە و ڕێگەیەکی هەبێت بۆیە دەبێت لەناو هەموو حیزبە سەرپەکاندا هەر کەسێک کە خۆی پێچەبە بەرنامەیەکتان هەبێ هەمویان لێ کۆکەنەوە دەبێ واز لە سەپێکی دووگمبوون بێنن لە سەرپەستووی بێنن سەرێک بکەنەوە بۆ هەموو ئەو کەسانێکی خۆیان پێچەبە. ئێوە مەرجای ئەوە نیکە خەڵکەکان بکەن بە چەند چێ سەفەر چێ ڕاست بە چێ ناسیۆنالیستە. هەر کەسێک مادام خۆی پێچەبە دەتوانێت لە خانەی سەبدا بێ و لەگەڵ ئەو هێزە کار بکات. زۆر زۆر سپاس. من چەند جار بانگیان کرد بەداخەوە هەندێک شتێکم لەبیستەوە بەڵام دەستان خۆش بێ و ماندوو نەبێت. زۆر سپاس. دیارە هاوڕێیانی تر بەڵێ نەخێر ئەوزی شۆرا نییە میوانە. هاوڕێ بێنام چون نۆبەمان گرتووە تەزەکوریش قبول ناکەین چون وەختەکە مەحدودە. ببەخشنەشێ شوێنەکانیشمان بەستووە. هاوڕێیان دیارە لە نۆبەتەکانی خۆتان ئەو ڕەفەقانە کە ماون قسە بکەن نۆبەتیان هەیە تا حد دەتوانن جوابی ئەو ڕەفیقی کاکمیران بدەنەوە
بەڵام دیارە ئەویش نەزەری خۆی دەربڕیەوە و ئەندامی شۆرا نییە. نۆبەی هاوڕێ هومایونی گودازگەرە فەرموو. هاوڕێ ئەرماندوو نەبن بە زۆر احترامەوە بۆ هاوڕێ سدێقە نەوەڵا نەچینینا ئەو باسانەوە هاوڕێ میران کردین چۆن ڕەبتی نە بە گزارشەکەی مریەمەوە هەیە نە بە فعالیەتی شۆراوە هەیە نە ڕەهنمود بۆ شۆرای هەیە نە شۆرا کاری خاچی کردایە کاری خراپی کردووە شەڕ ئیسرائیل و ئێران دوو جبهەی گەورەس کە 20 بەرابەر شۆرا خەریکن پێوە مەشغوڵن لە نەتیجا بەرعکس هەر بەر لە ئەم ڕەفێقمانەوە قسەی کرد کە هەموو کەسێ بێ شەورابێ ئاوا بکە ئەوە بڕێتە ناو شارەکان ئەوە پڵان بکات ئەوە چی بکە یا ڕخنەیەکی لێبوو تکایە هەر لەسەر ئەوە بڕۆن تەسلیەتمان بە کێ وتووە من لەبەرەوە فەزاکە ئالوودەیە لەو دنیای مەجازیە 3 جارم تکرا کردەوە مردم عادی و بێگوناح 1000 نەفەر کوژراون لە ئێرانە چۆن تۆ تەسلیەتی پێبێژی ئەشێ ڕخنە و لێ بگرن لە نەتیجا هەموو شتێ معلومە ئیتفاقن نەچینە لای ئەوانە منیش بۆ بە قەول قسەکەی خۆم کەم هەر لەسەر شەورا قساکە بەنەزەر من ئەم شەورا ئێمە بە هەموو تعریفەکانی وا ڕەفەقەکان وتیان دروستە هێشتا ئەم شەورای ئێمە بەو دەرەجە لە ئیعتماد بە نەفس نەگەیوە ئەوە کە حەمەی هاوڕێ محەممەدی ڕەحیمی وتی کە بێژێ ئەگەر ئەقلیمنا چی لە دەورەی دوای جمهوری ئیسلامی ئایا ئەوە ئیعتمادمان هەیە پەرچەمێ هەڵکەین بێژین ئێمە حتما لە کوردستانێکەوە 40 ساڵتیا چەپ و کۆمونیست سابقە و تاریخ و سنەتی هەیە نایڵینەوە بێنە سەرکار ئەبێ شەورا حکوم بکە هێشتا نیەسمانەوە ئیعتمادە بە هەموو حزبەکانیشەوە نیەسمان نەتەنیا بە شۆراوە من کارم بە حزبەوە نییە ئەگەر گەرەکمانە بگەین بە شتێ ئاوا ئەبێ بە ئیعتماد بە نەفسەوە وارد دنیای سیاسەت بین ئەگەر ئەوەمانە ببوایێت هاوڕێ حەمەی ڕەحیمی نەیەوت ئەرێ ئەگەر لە کوردستان ئێران ئەقلیم بێتە سەرکار تیا شرکت ئەکەن یا منزەوی ئەبن ئەوەڵ دەحبە بۆ ئەمەی خۆم تێ ئەکۆشم کە ئەو پەرچەم شەورایە حتما وەک ئەوەڵی نقطە لە ئەو جغرافیای ئێرانە دابچەقێنم بڵێم لە کوردستانە شەورا و مردم حاکمیەتەکەن ئەگەر ئێوەش گەرەکتانە بەرەی 6 و 7 و 8 و 9 لە خەباتەوە تا مجاهدین فەرمون بێ ناو بنووسن لەو شەورا ئەگەر قدرت واد بوو براوەی ئەگەر قدرت واد نەبوو بە قەوڵەکەی ڕەفیق حەمەی ڕەحیمی ئەشێ بیر بکەینەوە بێژین ئەرێ دوون مایەندە بنیرین بۆ پادگان بۆ مەجلسی ئەقلیم وات پێتێ ئەو وەختە تەسمیم ئەوەی شەگرین ئەوە بەدترین حاڵەت و گوزینەیە ئومێدوارم نەگەین بە ئەوە ئەگەر شتێ وابوو بڵێن بە ئەو وەختە تەسمیم بگرین هەر لە ئیسۆ ناتوانین ئێمە بێژین ئەو ئەکەین یا ئەوە ناکەین بەڵام قسە لەسەر ئەوەسە لەسەر پەرچەمی خۆمان بچین لەسەر ئەوە بشین کە لە کوردستانە بتوانین ئەو حاکمیەتی شۆرایە بکەین بە پەرچەمێک کە خەڵک لە کوردستانە بیبینن هەر بەرەی هاوکاری ئەحزابی ناسیۆنالیست نەبینن ڕاستەکە حەمەی نەبوی هەر ئەوانە بین ئیسا ئەوان لە پێشن با دنیا بیبیسە ئێمە خۆمان ئەترافەکەین متەئەسفانە هێشتا ئەوان لە پێشن بەڵام سنت ئێمە قویە شانس ئێمە لە نێو جامعە زۆرترە مردمێ زۆرتر ئەو بەرنامە ئینسانی ئێمەیان قبوڵە وەلی کۆمان نەکردەسۆ نەبووە بە داساوەرد و پەرچەمێکە بیبینن بێژن ئەو یەکمان نەگەرەکە ئێمە لەو دوو پەرچەمە یا لەو سێ پەرچەمە ئەمە کەم و کوڕی ئەم شەورا ئێمە بۆ کە ڕاهبەریەکەی بە ئیعتماد ئەو نەیوتووە نەچوە سەمایان بێژێ من بە قۆڵی فارسەڵێ ئەمە بە نەزەر من یەکێکێ شتێ تریش کە هەیە بڕوارە عەزیزان وەهان لەم زۆم و هێنا ئێمە گرەکمان نییە کەس بێژێ پێمان ئەوە بکەن ئەوە بکەن فەرمون ئەو ڕەفێقانەوە بە قەول هاوڕێجەلا نازانم منفرد یا مستەقل کامی باشترە یا کارم نییە دەی فەرمون ئاخە شرایەت لە ئیسە هەستیارتر کەی بۆ خۆتان نەزانن ئەو جامعە حالە دڵ تەحەوڵێکا واقعاً ئەو بەیانیە ئێمە نیسومانە 3 جار گۆڕیومانە بە نەزەر من ئیسەش بەکار ناخوایشتا هەرێشە بازم بیگۆڕی وانە ئەو نەت تەحەوڵەکە سەریع و 24 ساعتەیە دەی ئەو هاوڕێیانە واهان لە ماڵ خۆتانە وا منفردن وا مستەقلن وا هەرچی هەن کە زۆربەتان 2-3 بەرابەر ئێمەگەر تەوانتان هەیە تەجروبەتان هەیە خەلاقیەتان هەیە خەڵک کوردستان ئەتان ناسێ دەی فەرمون وەختەوەسە ئەو پەرچەمە بەرزەوکەین تەنیا بێن لێرەمێن شەورا باید این کارە بکنن شەورا ئەبێ ئەمە بکات شەورا ئەبێ بکات ئەوە نابێ لەوانەیە هێز ئەم شەورا هەر ئەوە بوو بێتوە هەر ئەو نەبوو بێوە تا ئیسە کردوویە لە نەتیجا بانگەوازێکی ترم من ئەوەسە کە فەرمون ڕەفیقەکان لە هێن کۆنفەرانسی ئەوەڵە ئێمە ڕێزێکی زۆر لە ڕەفیقەرێکمان بووە مستەقل و بە ئیسلاح ئەو کەسانە بوون و منفرد بوون نین ئیسە بە معنایە بۆچی خەتای ئێمەس یا ئەوزاعەکە ناخوازێ بۆ ئیسە ئەوزاعەکە 10 بەرابەر جاران ئیسە گەرەکیە واقعاً خەریکت تعین سەرنوێشت ئەوی یەواش یەواش من ناڵێم ئیسە شتێ فرە ئەجایبینن دەی وەرن بیکەینی تر
ورن بين برو بالي بنن بهي همانيكي وبالشوراكي وبهمشتي واخر قسم اويا او قشتباسي اتحاد وبيكوبون وفلان وامشتاناكين بيخويا من لا اقل ام اتحاد من بوجودها ودون ام شورى دو حزب او خليك او تسي حزب اتحادي سوسياليستي تجب كومالك للرفيق غير منفرده ام برشبه مال هالكدوه براسي راسك هاوري حمي نبوي بقوا حزب كار ما كدوه يس شاهد كسي بيجي حزب كان كم كاريان كدوه المساله خويانا بقوا حزب كار ما كدوه دي فرمون همته يتر فرمون همته او كسوايجي بوشي ابراهيم علي زادنا جاي برو ابراهيم علي زادنا ما يكون بو بنوسي بيجي ايوا افرين دستان خوش برشبه كتان زور جوانا اجازان من بمناو تاجوا في بدينو بو هميش لم سرو لم تانغر كبرون بلكيشي كم بو ايرا أنا ما بنوسي بومن وشي وتمان بحمي تقواي به وشي بو بيجي لا أولا وتمان بقشتي أوان بيجن يو باشن إمتين ناوتان بلام أوان خد ما كان هذا شو نترى بزور من غير اكتيفيتي بو إيرا بم حالي شوا إما رد ما نكدسو لناو أمشورا إما لناو هاي ما ينجكا هشتا أما بحثة هيش اتفاق نزرك ما نسدينيا بوجوا هاوري حمي الرحيمي لمورد كنكوا إما انتقاد من كل خومان لجلسة أعزائي الشورى كمشيار بمان برسياي إما لبانلا سخنران من هيانا دواتر بمان دركو كأو أوان دواي وتبين سخنران يشتانيا والله إما بنظر من توجه من نكر وجواب من ندايا وأنا أكري إيشي من وكأمر رفيقة وكودانة ربروا أبو إياه ما ممكن أو برنامج أو هستان إما اشتري من هي إما برامبر إيوين إما الشورى من بركة إما إقليم ترمان ناول إما توت عمان ناول إما نازل فلان شت من يخسقوا من كده بل باوسا كبان ينكده تدرو في شيء أبي وارد أو ميدان بين إما إيراد من قل لفومان وثمان مشيا بروشتين عجل الرؤي سنتي إيش ما هو الرئيس إيش الرؤي سنتي قديمي وأبوه فورا أو من اليكر اشتاق دروس نبو وإما إيراد من قل لفومان وكو الشورى من نازل من حكمك حزمتي نزلي شيء يقوم الله نزلي شيء ولي وقت شورى إما أو برخد بان كربا أو شاهد دروس تربوي كبري سمتها مو ممنون زور سپاس بو هاوری همایونی گودازگر بو آگاداری هاوریان جگل 53 دستگاه کامپیوتر لزوم و 57 سلیرا امرو بل النهار 240 کس لشی لایو بینری برنامه بون گوگر بون استش 236 حو کس للایو جوانا دنگی امی و او عزیزانیش که نظریان مخالفی امی نظری انتقادیان هی دنگی اوانیش بلاو بتو وكاتمان داو اوانيش قصبكن وحتما لازم بالادامه اما تلاشكين هركس بيخوش بلواني كماون استاش بعدن نوبي لنوبي خويا اتوانن برخورد كان بنظراتي او رفيق مان كاكميران الزوم هاوري لقماني ويسيفر من 7 دقيقه هاوري اماندونا بنم كاتتان باش لإدامي قصي أو رفيقانا كبحثي الشوراي هذا شبه كومونيستكاني كردستاني أنكرمنيش دموي للراستاي أو بحثانا نجمع يتشن نكتك وكل تأكيد بلين هاوران دو إما شتك من كليتك من نية كليتك واحد بناوي كردستان هر أو كردستان كإما وكو كومونيستكاني كردستان لبي هاتوين وإستا وكو الزرفك وكو شورا وكاري إذا شبه كومونيستكاني كردستان ليرا كوبينة وهرو كردستان وكو أمريكا وكو إراق وكو إيران وكو تواوي نقاط الدنيا طبقاتية بنابرين دودانا بزوت نووي مستقل والدور ليك وجوديان هيا هروا كبزوت نووي سوسياليستي والسرمایه‌داری دودانا بزوت نووان دو استراتيجي جياوازة ودو استراتيجي جياوازي لكردستان دا وجودية أما استراتيجية كما تأكيدي لسركين وبحثي لكن استراتيجية كتأكيدي لسر أويا كمبارزاتي طبقي كارجر جنان محيط زيست توالي أو جنبشي رفع إسلامي من ليلة كردستان خلاصة توالي أو جنبشاني للنتيجة حاكميتك السرمایه‌داری وكو جمهورية إسلامية لإيران دا حاكمة وجنبشانة بوجود هاتون اما وكو بزوتنوي كومونيستي شوراي كردستان شعار معنوية كأم بزوتنوية تا آخر أبي خوي ما عندك خوي بكا جورترين فاجعيك جورترين آفتك كممكنة
نسبت بە ئەو جنبشە اجتماعیانە کە لە ئێرانەوە لە کوردستاندا ئێستا لە مەیداندان بەوجود بێت ئەوەیە کە ئەو مبارزاتە کە ئێستا ئەو خەڵکە مستەقیم خەریکە خۆی ئەیکا عەلەیهی جمهوری ئیسلامی و سازمان یافتەیە تا حدودێکی زۆر، بەڵام ئەوەندە سازمان یافتە و ئەوەندە قەوی نییە تەبیعەتەن کە جمهوری ئیسلامی و سیستمی سەرمایەداری بڕوخێنێ. گەورەترین فاجعە ئەوەیە کە ئەو مبارزاتە لە مەقتەعێکە منتهی بێ بە پارلەمانتاریزم و ئێمە وەکو کۆمۆنیستەکانی کوردستانەمانەوێ ئەو اتفاقە نەکەوێت و اتفاقا هەر بە ئاعتباری ئەمەش ئەم بزوتنەوەیە و ئەم شۆرای هێزی چەپ و کۆمۆنیستانە ئەبێ بە معنای واقعی هین بێ مەرزبەندی شده بێ نسبت بە جەریاناتی ڕاست لە کوردستاندا. و من پێم وایە هەر وەکو مەسەڵەن بۆ نمونە کۆمەڵە بالاخره مجموعەیەک پرەنسیپێ بۆ ئەوە کە ئایا لەگەڵ ئەحزابی ناسیۆنالیست لە کوردستان چۆن ارتباط بگرێت. بە نەزەری من ئەم شۆرای هێزە چەپ و کۆمۆنیستەکانی کوردستانیشە ئەبێ ئەو جدانەی بێت. خۆ بالاخره ئێمە لە فەزا مبارزە ناکەین، لە کوردستانە مبارزە ناکەین بۆ کۆمۆنیستین لە کوردستاندا و ئەبێ حەد و مەرزی ڕابطەی خۆمان و شەرت و شروتی ڕابطەمان لەگەڵ جەریاناتی تری فعال لە کوردستاندا بمان بێ. ئەو هاوڕێیانە کە دێن گلەیەکە نەڵێن بۆچی فلان جەریان و فلان جەریان نین، هاوڕێیان ئەمە بالاخره ئەگەر جەریانێک پێ وایە لە هەردوو مەیدانەکەدا ئەبێ فعال بێ، لەلایەکەوە تەرەفداری حاکمیەتی شۆرایی بێ لە کوردستان و لەلایەکی شەو لەگەڵ ڕاستترین جەریانات خەریکی متحققکردنی لە وحدەتێکا بێ بۆ متحققکردنی ڕاستترین سناریۆکان لە کوردستاندا. خۆب ئەمە تەناقۆزێکا بێ ئەو لایەنانە حەلیکەن، وەلا ئەمە سێکتاریزم نییە کە بەسەر ئەم شەورایە حاکمە. اتفاقا ئەمە خەتەمەشیەکە کە ئەبێ هەروە بێ سەرڕاست بێ و شەفاف بێ نسبت بە دەرەوە و ناوەی خۆیدا. لە ئاخریشا من ئەمەوێت یەک چت بڵێم نسبت بە جەریاناتی ڕاست. بە چەند ڕۆژ لەمەوبەر نوری زادە عەلیڕەزا نوری زادە قسەیە کرد لە تەلەڤیزیۆنا، وتی من ئەگەر یەک دانە سەربازی ئیسرائیل واردی ئێران بێ ئەبم بە بەشێک لەو سەربازانە، ئەبم بە دووەمین سەربازێک کە عەلەیهی بە نەزەری خۆی ئەڵبەتە لە نەزەری ئەوە عەلەیهی جمهوری ئیسلامی فعالیت دەکەم. ئەوانە ئەو لایەنانەی کە تەرەفداری ئەو شەڕن، ئەو شەڕە هەردوو سەر ئرتجاعیەن، اتفاقا کەسانێکن و لایەنهایەکن کە ئەوڵەن مەنافعیان تهدید نابێت، دوایەوەش هیچ تعهدێکیان نسبت بە هەر ئەم بزوتنەوانەی کە ئێستا ئەمە خەریکین بەحسیەکەن نییە و هیچ تعهدێکیشیان نسبت بە مەسەلەی سەرکوتگەری جمهوری ئیسلامی و زیندانیانی سیاسی نییە. اتفاقا ئێمە وەکو کۆمۆنیستەکان ڕاکە کاک مەحموود لە ئەوڵەوە ئیشارەی کردوەوتی ئێمە ئەبێ نسبت بە زیندانیانی سیاسی مەوزەعمان بێ و حتما وایە واش دەبێ، دەبێ متعهد بین نسبت بە زیندانیانی سیاسی، دەبێ دەنگی زیندانیانی سیاسی بین و دەبێ بلەکەرە هەرواش بووە هەرواکەوتم بەشێک بین لەو جنبشە کە ئەیەوێ متەکی بە خۆی بێ و حمایەتی جنبشهای چەپ و متەرەقی لە سەراسەری دنیادا بۆ خۆی جەلەبکانەین کە ترامپیزم و فاشیزمی ناتانیاهو خۆی نزیک بزانێ پێیانەوە و ئەو جنبشە وەکو واقعیت نتفەکانی سەرکەوتنی لەناو ئەو کۆمەلگایەدا وجودی هەیە. ئێمە ئەبێ کار بکەن، تەبلیغ بکەن، فعالیەتی عەمەڵی بکەن بۆ ئەوە کە جنبشی شەورایی و جنبشی سوسیالیستی لە کوردستان لەسەر پێی خۆی بێ. ئەو جنبشە تاریخی خۆی هەیە، سەرکەوتوو بووە لە مەقاتعێکی مختلفی تاریخی لە کوردستاندا و ئەو جنبشە بە ئەوەی کە کەسانێک یا جەریاناتێک بێن بڵێن ئێوە زەعیفن و ئێوە چین و نازانم چینین، خۆب ئەوە تەبیعەتەن ئێمە تەزعیف ناکا و تەبلیغاتە دەهەهایە عەلەیهی چەپ و کۆمۆنیزم لە کوردستاندا وجودیە. سپاستان دەکەم ڕاوە. سێ نەفەر ماون هاوڕێیان بۆ پاوس ئیجازە بن تاقت بگرن ئەو سێ نەفەری شەقسە بکەن. گزارشمان تەواو بێت. سپاس بۆ هاوڕێ لوقمانی وەیسی. هاوڕێ عەلی خەدری فەرموو. سلام هاوڕێیان ئەم کاتە و هەموو کاتێکتان باش، زۆر ماندوو نەبن بۆ شرکەتتان لە یانە
زون دەنگی هەیە باشە من هاوڕێیان بەحس و گزارشەکەیاندا من فقط تەکمیڵی یەکی دوو نوکتە بێژن ئەو نکاتەی کە هاوڕێ مریەم باسی کرد هەست بازم بەتەور واقعی مەجموعەیەک لە فعالیەتێک کە کرابوو هەیسەیە دەدەستمان دەرچوو یا فرامۆشمان کردومانە باس نەکرابوو بەڵام باشوێت حتمما ئەگەر لازم بێت لە ئەوێندا باسیەکەین ناچمە سەری مەزمە فعالیەتی زۆرتر کراوە نسبەت بەو گزارشە کە دراوە نکاتێک تە بەحس کرا کە بەنظر من ئەم شورا مهمە و ئەکرێ لە هەموو ئەو فعالیەتە کە باسیەکەین و ناوێەوەین کە دەبێ بکری و ئەمانە احتیاجی بە ئەبزارگە لێکەس بە ئیمکاناتگە لێکەس بەنظر من لێرە جێگەی ڕسانەیەک وەکو تەلەڤیزیۆن بۆ ئەم نەهاتە غایبە دەبێت لە ئایندا لە فکرەوە بین کە بەنظر من ئەتوانین هەر الان لە ئەوانەی وا لە ئەوروپانیا لە دەرەوە وڵاتن ئەو جۆرەی کە هەموو گزارشەکانیشاندا حداقل 100 نەفەر لێرە دانیشتۆ چەند 100 نەفەریش خەریکی بێدن ئیمکانی ئەوە هەیە کە ئێمە توانین هەفتانە بۆ ماوەیەک ڕسانەیەک هینکەین بەنظر ئەمە یەکێ لە مشکڵە هین نکات زەعفێکی کە هەستی دەبێت دەسەری بشین من ئەچمە سەر نکاتی تر کە حەزەکەم باسی بکەم بنسبت جایگا و موقعیەتی ئەم شورا و ئیمکاناتێک کە ئەم شورا ئەتوانێت دەستی لەسەر ڕاگرێ ئێمە چەند جەلسەی ئەخیرمان بوو لە کلاب هاوسە توانی مجموعەیە لە فعالینی کە دەستیان لە ناو جامعە خەریک فعالیت بوون و کاریان کرد وارد ئەم کلاب هاوسە لەبوون هەتا خۆیان میکروفۆنەکە بەدەستەوە بگرن و بێن مشاركت كان بتايبت أم جلسة آخرية لك مجموعة لفعالين معلمين ومدني وأمانة هاتبون واقعا من لذتهم بردلو هنا أما أو نكتة أو شيء كراحمن إشارة فكرة كتشون أتوانين واردي يك بحثي دو طرفة بين شل الداخل وشل لخارجه كبتوانين بيكو ديالوجين كبتوانين بيكو مباحثكين كبتوانين أم مبارزة اللي ناو جامعات بيكو بيوين بروا من أتمسر نقطة تر أويكا همانش إشارة فكرة إما بداخل أوانيك واكدي جرنا يهنس إيماني من بعكس بيري لكم تشاوي لكم إما درسة أجد لثر أمصد نفرح الساوكين يام صوبيس نفرح الساوكين كله وش كما زياتريشن بيكول أوروبا هين أجد لثر هم هزح الساوكين هريك RPG كنا زانم أول شيء بوما فكرنيش ما في قطعا كم قطعا أوانين كبتوانيو جامعة على بوكي أجر بتور واقعي بتشينو سر أو جايقا وموقعية الطبقاتك لناو جامعة هس هل شرائطها واقعي أم شر الجنايات كارانا تحميل بو جامعة سيهز هيريشيان كسروا خلقه إسرائيل أمريكا جمهورية إسلامية لسروا أوانا دالي خلقان قتل عامك الكاربنية مجموعة الجنايات كارية الرجيم يشيكيو بول لناوي شوا رجيم الجمهورية الإسلامية ذكر قتل عام خلق الويسيش إذا ميهز بلام تشاولة اطلاعية بيانية ونسراولة كل ناو جامعة خوي هات درو نسبة بهم حركة عكس العمل نشان تشاولة مكسيكان كإسرائيل وأمريكا كرديان نسروي بنظر من بطور واقعي متوجهون هيج هيزي الراس ومرتجع لنا جامعة ناتواني وجامعة قات الشون خوي والجامعة لو ورياتر لو جيرتر لو آقاهترا وبطور واقعي أم هيزة وأم جريانة سبهايقا وموقعية اجتماعية بم اعتباره بنظر من إيما موقعية اجتماعية من قويترا مهم ويك إما أم نكتب بناس مهم إما كأم واقعية بناسي مهم إما تلاش كين كخمان لقل أو هيزة واقعية كلنا جامعة خريكا هولا دا تلاش دا فعاليتك وأعوى همياني بنظر من هين كذا بنوع أتواني بيجم ماتياني كذا نسبة بهم حركته دبي إما بناسي إما واقعية بناسي شاو لهرم في الدهية أخير كان وكو هيزة كومونستكاني كردستان شاو لخمام كين لجامعة كردستان لم سيدهي أخيرا
ئەوڵین کەسێک کە هاتن فەزای جامعەی ئێرانیان باسکر کرێکاران و فعالینی چەپ و ڕاتیکاڵی کوردستان بوون ئەوان بوون هاتنە پاڵتاو و هاتن سوخەڕانیان کرد بۆ مەجموعەیە لە دەرەوە ئەسڵ خەڵکی دەرەوەشیان شۆکە کردبووە ئەوان بوون کە لە ئەوڵین فرسەتەکانە نزیک 8,000 نەفریان هاوڕێ ئیمزایان کرد عەلەنی و فەزایان شکان لە کوردستان لە ئێرانە شکانیان مەجموعەیە لە فعالینی چەپ و ڕادیکاڵ و انقلابی لەو جامعە اعتماد بە نەفسیان پێیا کرد ئەمە تازە نوکی بە قەوڵ معروف کوهی یەخیکە جامعەیەکی واقعیە پتانسیلێک لەناو جامعە موجودە ئێمە بە نەزەر من دەبی لەسەرەوە پتانسیلە ئەمە هیچ وەخت هیچ کات لە شار لە تولێمە تکرار نەوێتەوە نازانم 10 ساڵتر 50 ساڵتر 30 ساڵتر تکرارێتەوە ئەمە فرسەتێکی واقعیە بۆ ئێمە پێشاتە وەک چەپ و کومی چ ئەوەی واکە لە دەرەوەیە وچ ئەوەی کەوا لە داخڵایە کە واقعیەتێکی اجتماعی ناو جامعەش یەک بگرین ئەشی گفتمانێکی گەورە دروستکەین کە یەکی لەو هێزە بووین نەتوانن ڕاستەکان نادیدەمان بگرن ڕاستەکان چیان کردووە تێکست دەنێرن پەیامی غیرە مستەقیم و مستەقیم دەنێرن بۆ ئەمریکایە بۆ ئیسرائیل یا بۆ ئەو هێزەکەی تر بێن یارمەتیمان بدەن چ شتێکیان کردو چه کارێتیان کردەوە ئێمە نەمان کردو ئێمە نەچوونە لەوان پاڕێنەوە ئەگە ئێمە هێزمانی ئەگە ئێمە دیارنینە ئەگە ئێمە نیشانین لە BBC و نازانم ئەنتەرناشناڵ و لە فلان و فلان و دەنگمان ناکەن بۆ ئەوەی بە تۆ واقعی چەندێک کۆمەکەم جریانەتە ڕاست وەکو سەڵتەنەت تەڵەب و نازانم جریاناتی تریان کرد کە بتوانن بن بە هێزێک و جاماخانە شۆن خۆیان نەکەفتە شۆنیان هەم هێزە ئەمپریالیستەکان هەم هێزە سەرەکیەکان کە ئێمڕۆ خەریکن لەو منتەقا کە ئەین تەکلیفەکەن لەگەڵ یەکترینە و خاوەرمیانیان کردە بە ئەوەچێ هینێکی ئاور وەختم تەواوە ئەو 3 ثانیە قساکەم بە نەزەر من هەمویان نەیانتوانیە هێز ئەو هێزە اجتماعیەکە دەیەوێ سەرنویشتی خۆی بەدەستەوە بگێ بیخاتە شۆن خۆی بە نەزەر من ئەمە واقعیەتێکە لەو جامعە هەست دەبێ ئەمە بکەین بە ئەوەچێ بکەین بە تارگەتی خۆمان بکەین بە تابلو خۆمان بچین بەرە ئەوەی کە لەگەڵ جامعە ئەو کارە بوونە بەرەوە زۆر سپاس هاوڕێ ڕەشی ڕزق هاوڕێ ڕەشیە هەرێ هاوڕێ ڕەشی ڕەزاقی بەڵێ هاوڕێ ڕەشی فەرمون هەفتەکە دەنگمەس بەڵێ امیدوارم کامپیوتەرەکەم مشکلاتێکی هەیە تا آخر توانم قسەکانم بەدامە بەم جارێکی تر سڵامەیە بۆ ڕەفیقەکانی بەشدار لە سالۆنی ستۆکهۆلم و هەروەها هاوڕێیانی حازر لە زوومە و زۆر سپاس بۆ هاوڕێ مریەم بۆ ئێرایی گزارشەکەی و بۆ ڕفەقای هەماهەنگی کۆمیتەی هەماهەنگی کە لەم ماوەیە بین دوو کۆنفەرانسە زەحماتێکی زۆر بەسەریانە بوو و جێگای قەدەردانیە لەلایەن حەداقەلی منەوە مەسەلەی من گەرەکمە ئیشارەی پێ بکەم مەسەلەی موقعیەتی خاوەرمیانەس و شرایەتی کوردستانی ئێران هاوڕێیان هەروە زانن خاوەرمیانە شێرێکی حەداقەل ظاهرەن جیاواز لە ساڵی پێشوو مقایزة ساڵی پێشووە حتا بخۆی گرگا و بازم متحوڵی شاید شرایط و ئەوزاعێکی تر بێت و هەروە ئێمە انتظاری انقلابێکی کێشین لە ئێرانە و نازانین ئەمە انقلابە هەفتەی تر مانگی تر ساڵی تر چەندی تر بوجود تێت بالاخره ئەم سەناریۆکی سەح جمهوری ئیسلامی تووشی هاتکە کە بمبارانی کریاگە موقت وەلو دووە ئامادەی مزاکرە و چیەوەوانە و تقریبا شرایەتی فەرهەمەکە بۆ سەرکەوتووانە شاید ماوەیەکی تر البته کورت ماوە دەوام بێنێ منتها موقعیەتی کوردستانی ئێران شرایەتێکی هەست کە ئەگەر
ئەوزا ئەحواڵی لە کوردستانە پێشبێ ئینقلابی لە ئێرانە پێشبێ شرایەتی کوردستان هەم تاسیردانێ بە من جنبشەکانی تر لە کوردستانەکانی ترا کوردستانی تورکیا عێراق سووریا نازانم فڵان و شرایەتی ژیانی مردم یا حتا لە نەزەر باری سیاسیەوە وەزعیەتی تر بۆ مردمی ئەو منتەقە بە وجود بێنێت ئەوەسا لەم شرایەتە ئەگەر وەزعیەتی لە کوردستانە پێش بێت بتەور قەتع و یەقین جەریانهای چەم لە جەریانهای ڕاست لەلایەن نیروهای یا دەوڵەتهای منتەقەوە وەک تورکیا وەک حتا حکوومەتی هەرێم حکوومەتی عێراق ئەمانە مورد حمایەت قەرارەگرن تا باتڵ موجب بە شرایەت و ئەوزاعی کوردستانی ئێران واقعا نەتوانێت چەپ لێنا ئبراز وجودکە یا بتانێت حاکمیەتی بە وجود بێنێ ئەو حاکمیەتەوە مورد نەزەری هەیە بەس ئەوەسا ئەم ئەوزاعە کە ئەوینین حساسە وەزعیەت و شرایەتەکە جۆرێکە کە ئێمە وەکو چەپ ڕساڵەتێکمان بۆ خۆمان دیاری کردگەن لەم شرایەت و ئەوزاعە ئەبێ زۆر جددیتر و یعنی چاوکراوەتر لە پێشوو بەرەو وەزعیەتی بڕین کە بتوانین ئەم ئەوزاع و شرایەتە بە نەفعی تەبەقەی کاریگەری ئێران متحول بکەین ئەو ڕفێقا وا باسەکە تێژێ بوو لە جەریانهای ڕاست داوەتان نەکرد بۆ ئەم ناو شەورا و چتا مسلماً من مطمئنم ئەو ڕفێقە تووشی اشتباه بێ شەورا ئەگەر بەسوورەت ئامەکەی تماشاکەن یا وەختی چاوەکەن لەوەی کە حاکمیەتی مردمی کوردستان بەسوورەت شەورایبی کە ئەنوا وەخشاد نگەرش و گرایشگری تیا بێتەوەوانە مسلماً ئەگەر چەپ و کۆمۆنیستەکان نفوذی وایە نەوێ کە بتوانێت ئەکسەریەت تامین کات لەو شەوراگەرە مسلماً کڵاوی پەسی معرەکەت و ناتانێ ئەو ئاڵتەرناتیڤە بێ کە وەک ئەبزارێ بۆ تەبەقەی کاریگەر تەلاش کات فعالیت کات کە بتوانێت ئەو حاکمیەتە مورد انتظار طبقه کارگره به وجود بیارید مثلا فرض که او شورای که او رفیقمانه مورد نظریه خب لدوای نورزی خویناوی بومان شورای سنه به وجود هاد یا 8 نفری اسلامیکان و 3 نفری چپو کمونیستکان بود ولی اوان تصمیم گیرنده بون دو ماوی کرتک فعال بو اوانا یا مثلا فرض کن نمونه تاریخی گەمانەس وەختی شۆراکان لە رووسیا لە انقلاب دوای انقلاب فوریە لە ژێر نفوذ و تەسیری منشویکەکانە بوون و لێنین ئیحساسی کرد کە ئەو شۆرا مەسموم بە تەفەکر و نەگەرشی منشویکەکان و حتا کرنسکی و دارودەسەی برژوازی رووسیا لێنا شەورای نەفی کردەوە شەورا وتی شەورا بێ شەورای وەختی بەو جۆرە ها لە جەهەت مەنافع کەسایەکی ترا سازشکاران و برژوازی رووسیا بەدەر تەبەقەی کاریگە ناخوای ئێمە بەرەوە ئینقلابەشێ بڕین لە نەتیجە ئێمە لەم شەرایەتە کە کوردستانی ئێران ئەوەها وەزعیەتێکی هەست ئەبێ تەلاش و کوششمان بە حەدێ بگەینێکی واقعاً شەورای ئەگەر بە وجودگرین ئەو شەورا بە تەفەکوراتی چەپ و بە تەفەکورات سەمپاتی بێ و هەواداری ئەوە جەمبەندی یەکەم یەک دەقیقەتر ئیجازە بێت در نەتیجە الان ئێمە ئەم شەورایەکی بە وجود هات کە و خەریکە تەلاشەکە بۆ شۆراکان لە کوردستانە بە وجود بێ و خەبیرمایەکە بۆ ئیجادەوە وێنگەرە ئێمە منابعێکی بە ئەرزشە لە اختیارمانە
منابعی بارزش هر اختیارمانه که بتوانین او منابع مطالعه کن او منابع تحقیقی لسری کن او وقتا حلاهای یا ضعفهای که احتمالا وجودی به توشی نبین و مسیری که انتخابکن روشن بید و استراتژی که دیاریکن بتوانین بو هدف و مورد نظرمانه بگینه لنتیجه من فكركم كإيمان جالوا كأم شوراي فعلية أبزارك أبو بيكاوردي شورا كان بو حاكم يدي شورا يوانا جالوا وظائف دشوار كركي أو بتوانين أو أفكار سوسياليستية أو أفكار شبو كومونيستية واقعا لناو جامعة هرشي زياتر پریکی بدین اگر چه کردستان ایران زمینی او یهز که زمینی یعنی ایمیسو مارو نیروی که اجتماعی بس ارچه یک جمله تر بس یک نیروی که اجتماعی حسابا کن و ابینین اگر بتوانین ظهوری که مؤثر من بیتو وانا برخلاف وانا که سیجن نازانم پشاق و اسلامی کان نفوزیان سو خریکن اوضاع احوال بدستقدن اما اتوانیم او ابزار بین که بازم هم پایگاه خمان تقویت کن و هم وقت نیروی که مؤثر بتانین اولو برکان پیک بینین و برای حاکمی که شورایی مؤثر که طبقه کارگر نقش مؤثری بی ایفای کن عرضیکم دیگه هور رشیدی رزاقی کاریان ازانم ماندون و من وکو آخرین نفر خم نوبم گرتوا اگر دوای ام قسو باسه که من تواوی کم لهر باو کاتک بو رفیق کانی تر بوا هاوسیک منه بو استراحت حدودا 20 دقیقه من سپاسی همو هاوریانا کم که نوبیان گرد سار نظریان کرد و بداخل تعداد الرفیق کان که تکست یعنی نوسی باتوج بو کاتک محدود بو زمان اجازه ندا که یادداشتەکان یان بخوێنینەوە ئەوە وەکو یەکێ لە هەیەت ڕئیسەوە ئێژم بەڵام لە ئێستەوە کاتەکەی خۆم دەست پێکە نقطە نەزەراتێکی باش مەطرح بوو هەم لە لای ڕاستەوە هەم لە تەرەفی چەپەوە من بە تەواوی لەگەڵ قسەکانی هاوڕێ عەلی خەدریم کە ئێمە بەشێ لە جامعە نەمایەندگیەکەین و فقط بە بۆنیەوە کە هێزێکی کوردین ناکەوینە پاڵ ئەو هێزانە و بڕوایان بە هێزی خەڵک نەماوە و تەوەسل بن بە ئامریکا و بە ئیسرائیل پوڵیان پێ بە کۆمەکیان کار و لە واشنگتنە لە کۆریدۆرەکانە ئەگەڕن بە شۆن ئەوە کە بەشکم دەست بە نەژێر باڵیانە بیان تێرنەوە و وەختێک مستەئسەلە بن وەختی ئەبێنن ئیسرائیل و ئەمریکا ئەوان ناکە بە ئاڵتەرناتیڤ ئەو وەختە ئەچن دووبارە بازێکیان ئەڵبەتە ڕاهنمای چەپ لێ دەن و بەرەو ڕاستەچن و هێزی هاوبەش دروستەکەن بۆ وەکو ئەحزاب وەکو کوردستانی عێراق لە داهاتووە حاکمیەتکە بەڵام ئێمە بەرەی چەپی کوردستان نەمایەندگیەکەین و ئاڵتەرناتیڤی ئێمە شەورایە و دەسەڵاتی حزبیمان ناوێ بۆیە لەگەڵ ئەوان ناتوانین کاری هاوبەش بکەین ئوفوقمان جیاز ئستراتیژیمان جیاز و نامانەوێت دەسەڵات بەدەست حزبەکانەوە بچون نمونەی عەمەڵیمان لە کوردستانی عێراق هاتیوە لەسەر مەسەلەی ملی هاوڕێ محەممەدی ڕەحیمی ئشارەی کرد ئێمە هەم سەنەدمان هەیە لەو ڕابطە هیوادارم ئەگەر دەستی نەگرتووە بتوانین بۆی بنێرین هەم چەند کلابمان بووە لەسەر مەسەلەی ملی و دیارە هاوڕێیان تکایە بێدەنگی ڕاگرن چەند دەقەمان ماوە ئێمە لە بەرامەدێکی توودەیە لە شەرایەتێکە کە ئاخیزی ژینا لە کوردستانە هەستا بوو دوایی سەراسەری ئێرانی گرت و ئینسانهای انقلابی چ لە حزبەکانە چ لە ڕفەقایەک بەکگراوندێکی مشتەرەکمان بوو بەیەکەوە وتیانە بێکاری بکەین تاقەتیان نەگرت دانیشن لە ماڵ خۆیانە و دەستماندا بە یەک و کارێکی وامان کرد کە شەورامان لە دەسامبری 2022 دروست کرد و لە ئەوەڵی ژانویەوە دەستمان بەکار کرد و مەیدان باز بوو و کەسانێک کە باوەڕیان بە شەورا بێ بێن بە ئێمە ملحەق بن بەڵام هەر بۆ نمونە جریانی کەسەی دەبرین لە تەقابڵ تەکێمە ئالتەرناتیڤیان دروست کرد هەر لەم شارە دوو جار جەلسەیان کرد کە بتوان شتێ لە مقابڵ ئێمە دروستکەن لە ژیاتیەوە بێن ئەمە تەقویەتکەن زانیان ئوفقیان وەکو ئێمە نیە تەقابڵیان کرد بەڵام هەردوو جەلسەکەیان بە نەتیجە نەگەی
وڕفقای ئێمە لە شارەکانی ترە و لە وڵاتانی ترە بە هەزینەی گیفانی خۆیانەوە هاتن هەزینەی غەزاکیشیان خۆیان دایان ئەوان دعوەتیان کردبوو و سەری نەگرت بە خاتریەوە هەر کەس ئازێکی لێدا بەرەو ڕاستە چوون ڕاهنمایی چەپ لێدان و بەرەو ڕاست چوون ناتوانێ بەرەی چەپ تەبەقەی کرێکار خەڵکی زەحمەتکێش نمایەندگی بکە هاوڕێ حەمەی ڕەحیمی بە نکاتی ئەشارە کرد کە دیارە وەخت نییە من باتەوەژ بۆ خۆم قسەم هەیە جوابی قسەکانی بدەمە امیدوارم لە کلابێکە بۆ خودی ئازادایانی بتوانین زیاتر قسەکانمان شی بکەینەوە و بە تەفاهمی زیاتر بگەین ئەم بەیانیە کە نووسیمانە پلاتفۆرمێک کە ساڵی 23 دامانە دەرەوە ئەم پیشنویسی بەیانیە لە واقع بە هاوکاری هاوفکری ئەندامان و مهمانانی عزیزێک کە هان لە جەلسەکەی ئەمڕۆ ئەتوانێت تەکمیل بکرێت ئەمڕۆ تا ساعتی حەوت لێرابین بەیانیش لێرابین و شێوەی سازماندانی ئەمە فقط هەموو ئەرکەکان بەسەر هەیەتی هەماهەنگیەوە بێ ئەبێ بگۆڕدرێ ئەبێ تەکتەکی ڕفقا لە تەوانی خۆیان ئستفادە بکەن لەبیرم نییە کامێک لە ڕفیقەکان بوتی ئەنجومەنی پیرانتان دروست کردووە من افتخارەکەم لە پاڵ ڕفیقەکە کابن کە تەواوی جوانیان تەواوی عمریان انقلابی بوون و ئێستاش ئەگەر سنیان چوتە سەر هەر مبارزاکەن و وازیان نەهاوردە ئەو ئارمانە کە هەستیان وەفادارن پێ و دنیایەک تەجروبە و مقاومەت و مبارزەیان هەیە من شانازیەکەم بە حضوری ئەو ڕفیقانە لەناو ئەم شۆرە و افتخارەکەم لە پاڵیانە بم ولی کەم نین ڕفقای جوانێ کە هەر ڕێگەی انقلابی ڕفقای گیان بەخت کردومانیان هەڵبژاردووە ئەلا ڕەغمیەوە ئیمکانی ماڵیمان نییە لە سفرە و دەستمان پێ کردووە و فقط 2 ساڵ و نیمە ئەم تشکیلاتەمان دروست کردووە بە دەستی خاڵی فقط بە هەمەت و ئێرادی خۆمان و باوەڕ بە هێزی چینی زەحمەتکێش و کرێکار هەر کەس استراتیژی ئێمەی قبوڵە پلاتفۆرمی ئێمەی قبوڵە مەبانی فعالیەتی ئێمەی قبوڵە و باوەڕی بە کارشۆرایی هەیە دەستی بە گەرمیە گۆشین لە هەر سن و ساڵە کابێت قەدەمی لەسەر چاوەتوانێ ملحەق بێ بە ئێمە ئێستاش کە شەرایەتی شەڕ هاتوۆتە بەرەوە و ئێستا ئاتشبەسێکی شکنەندە وجودی سپازم ماجرایی جووی ئێران ئەوە کە ئەم ئورانیومی غەنیش و دەمە شاردووەتەوە گەرێکی ئەمتیاز بگرێت ئیسرائیل لە لای ترۆ گەرێکیە ئەمتیاز بگرێت و ببن بە قودرەتی یەکەم لە خاوەرمیانە شەڕەکەیان کردو بە شەڕێک لە بین 2 مەزهەبە لێنا جەنایەتەکەن ڕۆژانە 40-50-60 ژن و مناڵ لە ئیسرائیل ئاکوژن ئێران ڕۆژانە زیاتر لە شەڕەکە ئەعدامەکە و ئێمە هەم جمهوری ئیسلامی محکومەکەین هەم ڕژیم ئیسرائیل محکومەکەین وانە ئەگەر ئیسرائیل محکومەکەین دفاعکەین لە جمهوری ئیسلامی و ئەو کەسانەی کە دڵیان بە ئیسرائیل خۆشبوو مرتب بە ئێمەژنەوە پشتیبانیەکەن لە جمهوری ئیسلامی یا ئیسێژن پێمان ئێوە تسلیتێژن بە خانەوادەی پاسدارەکان تا ئەو حەددا لە ئەترازاتێکە کە هاوڕیانی ئێمە لە کۆڵا کردیان و گزارشەکەیان لە فەیسبووکان متەشر کرد ناشیرینترین قسەگەلیانەوت بە خاترەوە ناومید بوون ئابڕوویان چووە لە ناو تودەهای مردمە لە ناو ئێرانە وتیان ئومیدتان بە سوبە ئیسرائیل ئومیدتان بە خەڵکەکەنیە لە حاڵێکە لەژێر ئەو خاکستەرە کە ظاهران ئارامە ئاگرێکە سکڵێک لە تەواوی ئێرانە وجودی است سەرکوتی شەدید هەست فەقر هەست تەوەڕوم هەست و ئەو خەڵکە باوەڕی بەوە هەست کە بەهێزی خۆی ئەتوانێت بێتە مەیدان بۆیە ئێمە حقوقی ئەوان تەرەفداری ئەوانین و وەختێ لە مهتەدیەوە تا کوڕی شائعیان بڕژنە خیابان با ئێمە بینە و بە قاوڵیانیان نەکرد مەئیۆسبوون تازە هاتە دەستیان کە ڕێگەی دروستەکە ئێمە هەڵمان بژاردووە چون باوەڕمان بە ئێرادەی ئەو خەڵکە تەوانی ئەو خەڵکە و ئاگاهی ئەو خەڵکەسە مهمەوەسە ئەم سەرکوتە اجازە بدات ئەو خەڵکە خۆی متشکلکە شۆراهای واقعی لە محیطی کار و زیستا بە وجود بێرن کە بتوانن خۆیان دەسەڵات بەدەستەوە بگرن و نمونەی کوردستانی عێراق تکرار نەبێتەوە دیارە شاریان بە تشکیلاتی کوردستانی اتحادی سۆسیالیستی کردبوو و تویان خەریکن حەزبێکی تازە دروستەکەن نەخێر هاوڕێیان ئەم حەزبە وجودی هەست تشکیلاتی کوردستانی دروست کردووە و قەرارە متحدی ئەم شۆرا بێ و لە بەشی نمایندگانی ئەحزابە ئەوانیش نمایندەیان ئەبێ و ئومیدوارم کە ڕفقایەکی زیاتر لە ڕفقای منفرد دەست هەڵدڕن و بە ئەنێرژیان بە تەجروبەیان بە تەوانیان هێزی سازماندەهی کولی ئاعزای شۆرا بە یەکەوە باشتر ببینە بەرەوە چوون بازم هەن لە شرایەتێک حەساسە یعنی شرایەتی ژینا چۆن بوو شرایەتی انقلاب قیامی ژینا چۆن بوو خەریکی ئێران بەرەوە چێت شەڕێکە
واشێ مە خۆمان ئامادەکەن لەو رابطە وەختەکەشم دیارە تواوە بێ بەرحاڵ ئەوە کە هەر کەسێ مەبانی و پلاتفۆرمی ئێمێ قبوڵە بەخێر بێت بۆ ناو شێراوە دەستی بە گەرمیە گوشین وەختەکەم تۆ بوو ئێستا 20 دقیقە ئیستراحەتمان هەیە من نەمدی بۆ شەونە سەرگەرمی قسەکانی خۆم بوو ببەخشە کاکەسو سپاس سپاس هاوڕێ ڕەسوڵی بناوەند یەک دقیقە هاوڕێم من پێم وا بوو کاگمیران قسەیەکی کرد و دەبوایە مشەخەستر جوابێک بێ ئەویشەوە کە باسیەوەی کرد کە سەرانی جمهوری ئیسلامی کوژراون کە گۆیا ئێمە کەسانێک بەوە ناڕەحەتن قەتعەن کوژرانی هەموو سەرانی جمهوری ئیسلامی وە خامنەی و نەفەقەت ئەوان بنیامین نێتانیاهۆ و سەرانی دەستەڕاستی ئیسرائیلیش کوژنی هەمووی ئەوانە بە هەر دەردێک بێ بە ئەسلحەی خۆیان بێ قەتعەن نەفەقەت پێما خۆشە بەڵکو لە دڵێ هەر کەسێکدا هەر ئینسانێکی ئازادی خوازدا واقعاً خۆشیە بەڵام شەڕێک کە لەوێ دروست بووە فقط شەڕی سەرانی ئەم دوو وڵاتە نییە پڕشتی ئەو شەڕە هەر ئێستاش لانیکەم 500 کەس ژن و منداڵ و خەڵکی لە ئێرانی کوشتووە گەبا ئەو 700 نەفەرەکەی دیکە ئەرتەشی بن و 500 نەفەر خەڵکی عادی کوشتووە لە ئیسرائیل خەڵکی کوشتووە و بەغەیری ئەوە کولی قەزیە ئەوەیە کە ئاکامی ئەو شەڕە چییە مەبەستی ئەو شەڕە چییە ڕەفیقەکانیش شاران پێکرد ئەو شەڕە ئاکامەکەی حتا ئەگە جمهوری ئیسلامیش بەڕوخێ ڕێژیمێکە کە ئەمریکا و ئیسرائیل دان هەوێ ئەمریکا لە ئینقلابی 57دا دەخاڵەتی کە جمهوری ئیسلامی هاتە سەرکار ئەسڵی مەسەلە بۆ ئێمەوەیە ئینقلاب بەدەستی خەڵک و ئەوە تەزمین کونەندەی حاکمیەتی خەڵکە لە کوردستاندا یا لە ئێراندا بەنابەری ئەوە مهم بوو کە ئێمە ئەوە بڵین کە پێمانە بێکەوە بە فەرز کەسێک زۆرێکی دیکە بیر دەکاتەوە ئەوە ئەم قسەی کە ئەم کاگمیران کردی بەرحاڵ بە قەولی دادەستیقا گویا منفعەتی کەسانێک لەو ماجرادا لە گۆڕەدایە دەنا لە بێیچوونی هەموو سەرانی جمهوری ئیسلامی قەتعەن تکای دڵخۆش دەست خۆش و دەم خۆش خوا بێ سندەقێ گوایە هاوڕێ خەسرە و بۆکانی ئیجازەی کردو ئێمە نەماندیتووە ئیجازە بن لەوانەیە وا بێت تکایە دانیشن با هاوڕێ خەسرەویش قسەکەی کات لەوانەیە وا بێ ئەو ئیجازەی کرد بێت و ئێمە نەماندی پێ بێڵن با هاوڕێ خەسرەویش قسەکانی کا لەو دوا بڕۆن تکایە لەو لاوجبرانی کەرە وەختینەوە بێ خۆت هاوڕێ خسرۆ ببەخشن ئێمە نەماندیوەنە یعنی نە دەستماندیوە هەڵی ببڕێ یا لە تێکستا فەرمۆ قسەکانت بکە ئەوە من کاتیشت بۆگرم بە داوای لێبوردن هاوڕێ خسرۆ میکت باز نییە احتماڵەن های لە ئۆتاقەکە هاوڕێ خسرۆ میکی بازە دەنگی دەنگت نایە هاوڕێ خسرۆ احتماڵەن ئینترنێت بێ یا بەرق چووە تر كردستانش استثنائية ممكن برق شوبت ممكن برق شوبت بله دي هاوريان 20 دقيقة استراحة ما دون بنها ملاك Next stop.